سڵاوی خی گەورەتان لێ بێوم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە لە پرۆگرامێکی نوێ لەگەڵ هاوکارم جەلال بە کۆمەڵێک تەوەر و بەرگۆ بابەتی نوێەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەیست و دووڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بە ناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. هیوادارم ڕۆژێکی پڕبەرەکەت لە چاوەڕێی هەمومان بێت. ئەم ڕۆژ لەگەڵ شێدان بابەتانتان پێشکەشەکەین کە تەوەریەکەمان قسەکردنە لەسەر دەرچوون لە ناو زیندانی ئالوودەبوون بە جگەرەکێشان، قسە لەسەر زیانەکانی جگەرەکێشان بەگشتی دەکەین. وەروە چۆن کەسی ئالوودەبوو بە جگەرەکێش دوجار دەتوانێت لەم زیندان و لەم ئالوودەبوونە نەجاتی ببێت. کامە تەوەریەکەمی بەرنامەکەمان دەبێت. وەروە تەوەری دووەم ئەمڕۆ ڕۆژی جیهانی بە هەدەر نەدانی مادە خۆراکیەکانە. بەتایبەتی ئەمە دەکەوێتەوە ستۆی خانمان لەوەی کە ڕۆژانە خۆراک ئامادە دەکەن یاخود خواردن دوجار ئەوەی کە لەسەر سفرەکە دەمێنێتەوە پاشماوەکەی چی لێ دەکرێت. ئایا مەفرێ دەدرێت؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی بە هەدەر نەدانیەوە مادە خۆراکیانەیە. میوانێکی تایبەتمان دەبێت قسە لەسەر ئەم بابەتە دەکەین کە ئەمە دوو بڕگەی سەرەکی ئەم ڕۆی پەیامی ڕۆژ دەبێت. بەڵە بەرزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرەکیەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەشمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوا. فەرموون با پێکەوە بینەربین. هەرچەندە ئەمڕۆ ئەتوانم بڵێم لە تەمەنی 12 ساڵی و بگرە هەندێک جاریش دەبینین لە کوچە کۆڵانەکانە مێرمنداڵی تەمەن کەمتر ئالوودەی جگەرەکێشان بوون و هەندێک جاریش دەبینین بە ساڵاچووەکانیشمان سەرقاڵی جگەرەکێشانن. واتە جگەرە ئێستا ئامانی نییە لە ڕووی تەمەنەوە لەوەی کە لە هەر سات و کاتێکدا تەنان ئێستا خانمانیش بەشێکیان گیرۆدەی جگەرەکێشانن. جگەرەکێشان ڕوونە بۆ هەموو لایەکمان کە زیانی تەندروستی هەیە، بەڵامایە چۆن نەتوانین لە ناو زیندانی ئالوودەبوون بە جگەرەکێشان ئێمە نەجاتمان بێ و دەربازمان بێەوە چۆن واز لە جگەرەکێشان بێنین. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاوە هاوڕاست مامۆستا و نووسەرمان کردەوە. مامۆستا گیان بەخێر بێت. زۆر سپاس. مامۆستا تەحدید یا دیاریکراوە لەوەی کێ جگەرەکێشێ؟ وەکو تەحدید بێگومان یعنی مەبەستی کەسایەتەکان ناو کۆمەڵگەیە هەم لە ڕووی تەمەنەوە هەم ئەوەی کە پەنا بۆ جگەرەکێشان دەبن هۆکارەکەی چییە؟ کێیە پەنا بۆ جگەرەکێش دەبات؟ بەر لە شتێک بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاستانەکەم بۆ ئەم میوانداری و بەسەرتان کردینەوە. هەرچەند من لە تەنها وەک نووسەرێک پێشەوەی وەڵامی پرسیارەکە وەک تێبینی بۆ بینەرانی بەڕێز بۆی بەڕێزیش من تەمەن پسپۆڕی دەرونی یان پسپۆڕی تەندروستی نیم. تەنها نووسەر ڕۆژنامە نووس ڕاستە مامۆستای ئامادەییم و پسپۆڕەکەشم میکانیکە، بەڵام وەک پەرۆشیەک وەک دڵسۆزیەک کاتێک خۆم وازم لەو پەتایە هێنا ئەلحەمدولیلا زاڵ بووم بەسەر دەرونی خۆما پتر لە 30 ساڵ یا 36 ساڵ لەمەوبەر دەمێکە ساڵی 94 تا چەند ساڵە کات
25 ساڵەکە تقریبا ئەو کاتە کە گەنجە لە قیمەی گەنجەوە پێش ژن هێنان وتم پێویستە من پێشوەی خێزان پێک بێنم هەوڵ بەم خۆم لەو پەتایە ڕزگار بکەم بۆی بە سیستمێکی تازی ژیانەوە بچمە ناو ژیانی هاوسەری و بەهەرحاڵ ئەوەی کە بەسارەگە دەربارەوەی مەبەست لەوە بوو چێ جگەرەکیە بە ناوە جگەرەکێشان دەبا خۆی بەداخەوە ئێمە بەر لە هەموو شتێک ئەگەر بیگەڕنەوە بۆ سیستەمی پەروەردەی یان چۆن لە سیستەمی نالەباری پەروەردەیی خۆمان لە کاتێکە بۆ نمونە من کوڕەکەی خۆمەگەر لە سەرەتاوە وا گۆشی نەکەم یا کچەکە مناڵەکانمان بەو پەتاپیسانە نەگەر جگەرە چەندەها شتی تر هەیە ئەمڕۆدا هاتووە کە بەداخەوە گەنجەکان یا هەرزەکار یا منداڵان لە سەرەتاوە پەنای بۆ ئەبن بۆیە هەموو شتێک بگەڕێنەوە بۆ سەرەتاکان پاشان بۆ پەروەردەیەکی بنەڕەتیجان لەناو خێزانەوە بەڵام بەداخەوە لە فەراغی پەروەردەیە لە کاتێکە بۆ هیچ جۆرە پەروەردەیەک نییە بۆشایی پەروەردەیی هەندێک لە تاکانی کۆمەلگا تووشی ئەم پەتایە من جاری وایە مەرج نییە لە ئەنجامی خەم و خەفەت شوێ لە ئەنجامی لاسایکردنەوە لە ئەنجامی هاوڕێتی کەسی خراپەوە هەنی من بۆ نمونە سەردەمێ بوو احتمالە خەم و خەفەت بەم شوێنە بژێن جۆرە ئاڵۆسن بەڵام بۆی هاوڕێی خراپەوە تووشی بووین مەسەڵەن تووشی بن سەردەمێ بوو بەڵام دوایش کە لە بواری نووسین و ڕۆژنامە نووسیا خۆمان بینەوەمان دەزانی پەخشانێک شیعرێک تێکستێک ناتوانین ئیلا بە جگەرێک نەبێنێتوانی بینووسین کەواتە ینی ئەمە مۆستا جگەرەکێشان ئەکرێت بە یەکجار تاقیکردنەوە لە ڕێگەی هاوڕێیەکەوە ئەو کەسە ئالوو دەبێت و بتوانێت ئیتر بەردەوام بێت لەسەری بە یەکجار نا بەڵام بە هاوڕێتی بەردەوامی لە شوێنە دیارەکان وەک سەیران و ئەم شوێنانی کە گەنجان ڕیبۆتێکن پارکەکان و شوێنانی تایبەت بە کۆبوونەوەی خۆیان لە کاتێکە چەند گەنجێکن زۆرینیان یا نیوەشیان پەنا بۆ جۆرە بڵێم نازانم ناوی کردار بێ خوو بێ پەنا بۆ جۆرە لەو کردارە بن بۆ کارا بن احتمال ئەوانی تریش لەبەرەوەی هوشیارێکی تەواویان نییە ڕۆشنبیرێکی تەواویان نییە لەسەر ئەم داردەسەلبیە لەسەر ئەم شتەکە خراپە بڵێن تەنانەت حەدا لە جۆرەیارێکیشە هەنی مەسەردەمێ بووناڵ بووین ماڵمان لە ڕزگاری بوو ڕزگاری ئێستا دابڕابوو چۆن لەی خانیم ئەمەلی جگەرە بوو دابڕابوو لە سلێمانی لەگەڵ هەندێک هاوڕێ چوین بۆ ئەو دەشتەی نزیک ئێستا پێڵەن شەستێکە مناڵ بوو زۆر من بەحەڵ بێنم دێ هەندێک مناڵ هەبوو بە حکمی عەشاری لە لادێەوە هاتبوون ئەیزانی چۆن تەعامل لەگەڵ سەگ و پشیلەوە چۆرە حیوانێ بکە یا ئاژەڵیات تەنان گوێ درێژەمانە ئێمەش فێری ئێوە بن کاتی ڕۆشتینەوە باوکمان بە سیستەمی پەروەردەیەوە کاتەوەی لێی ئەدەین لە باتوی دامان نیشێنە زیانەکان مەسەڵەن ڕۆڵە تۆ لە مستەگە نزیکە بیتەوە ورۆ دە فێری ستەک بازە بی فێری تورتەکە بازیە بی ئەمە زیانەکانێت یەگەر باوکانمان پێشتر ڕۆشنبیرێکی باشیان لەو شوێ هەبوو ئەیانتوانی بە زمانێکی شیرین بەگشتی باوکانە نەگەر خۆمان تاگەسێ لە باوکێکی خۆمان مەسەڵەن حەمدوللا بە باچەند باوکان داکانی پێشوو بەڕاستی بە جۆرەی توانای خۆیان کەم دەرخەمیان نەبوو لە پەروەردەکردنی ڕۆڵەکانیانە بەڵێ مۆسا لەم ڕۆژانەیە پیاوێکی دراوسێمان جگەرەی کێشا و ئینەکەی فڕەیە ئەمە کە پاشماوەکە دەمێنێتەوە فڕەیە مناڵێکیش چوو فیلتەرەکەی هەڵگرێتەوە لە ئەسایی ئەوەکردەوە ئەمە لەسەر کۆڵانێک کە کەسێک ڕەنگە ناخوداگا جگەرەی کێشێ و دوایی فڕی بدا یاخود تەنانەت باوکێک لە ماڵەوە کە سەرقاڵی جگەرە کێشانە چەندە هۆکارە بۆەوەی کە مناڵەکانیش توش بن بێگومان ئەوە یەکێکە لە هۆکارە بنەڕەتیەکان یەکێکە لەو ڕێگا سلبیانی کە مناڵ فێر دەبێ بەداخەوە تۆر کەسە تەنانەت نەک ئێستا جگەرە سێرەکەی قوتووی ئاوێک جامی ئاوێکە خۆی تۆ بۆ فڕی ئەدەی دەسەر جادەیان سێوێگە خۆی پاشماکەی بۆ هەڵەدەی بەتابەتی جگەرەش وەکو بیستمانە هەنێ لە ئاگرکەوتنەوەکانی هاوینی ئەمساڵ لە وڵاتانە بۆی هەڵدانی جگەرەیەکەوە بووە هەنی جگەرە بەڕاستی لەبەرەوەی جۆرە باەک لەگەڵ یاتی خۆشی ئەو ئاگری کە گردوێتی ئەو پرشکانی پێوتی زۆر یاری دەدرێت بۆی سەلەنێ ئاگری گەوری لێ بتەنێتەوە دەنەر من نەگەر لە وەڵامی پرسیارەکەتان دەرنەچم جارێ بە جادە گشتەکان شەقەمی گشتێک شاقای مۆلەیی ئاڕم لە بازار دوکانارێک دوکانێکی ڕاقی گەوری جوان هەیە لەبەر دەرگاکە وەستاوە جگەرەکەی تەواوی هەڵیاتە سەر شۆستەکە من لەبەر چاوی خۆی دانەویمە تۆ هەڵم گرتۆ تۆ کوژانە و خستۆمە دەناو شوێنی تایبەت بە فرەدانی ئەو زەوەدانەوە مەسەلەن بۆیە بەڕاستی لەسەر و هەموویەوە ئێمە پێویستە سەر لەنێ سیستمێکی هوشیاری سیستمێکی ڕۆشنبیری چۆنێتی سەودا و ئاڵوێری لەگەڵ یەکتر لە ناخۆ بەخۆی یەکتر تەنانە من کاتێ سەرەتای خوێندنی هەموو ساڵێ یەکەمین قسەم بۆ خوێندکاران بەرەوەی دەست بە دەست بکەم کۆمەڵ لە بنەمای هوشیاری کۆمەڵ لە پەرەنسی بە چۆن تەعامل یەکەم لەگەڵ خوان بکەن تەعامل لەگەڵ خوێندگە لەگەڵ ئیدارە لەگەڵ کۆمەڵ لەگەڵ باوکو دایک
ئێمە بەداخەوە سیستمێکی تایبەت یامان هەجێتێکی تایبەت بە تەعاملمان نییە بە سەودا و ئاڵۆری لەگەڵ یەکتر لەگەڵ تاکەکان بەڵێ کەواتە بێت چی بکرێت یاخود دایک و باوکان چی بکەن بۆی کە مناڵەکانیان خود گەنجەکانیان فێری جگەرە کێشان نەبن ئەو ڕێگایانە چینکە ئەبێ بگرێنە بەر چۆن هۆشیاران بکەنەوە جوانە پرسیارێکی زۆر بەجێیە دایک و باوکان مامۆستای یەکەمی منداڵن دایک و باوکان ئەگەر خەمخۆری منداڵن پێویستە ئەو بەڕی هوشیاریان ئەو بەڕۆشتبیرن ئەو پەڕی بەرپرسیارەتیان هەبێت لەسەر مناڵەکانن متابعیان بکەن بۆ نمونە هەندێک قوتابخانە هەیە لە هەندێک گەڕێکی چۆن ملیە گەڕێک بتوانێت توێ گەڕەکانی شار و هەموو وەگەگرین یان لێک ئاستان گەڕێکی وایە لایەنی عەشایر زاڵە بەسەر لەو گەڕەکانەیە لە خوێندنگەکانە مناڵەکان لە نزیکی WC-یەکان یان لە کاتی ساحەتەکانە جگەرەیان پێ تاک مناڵێکی لاسایی یەکاتەوە پێویستە بەر لە هەموو شتێک باوکان مثلن متابعیان بکەن لە ڕێی خوێندگۆ لە ڕێی مامۆستا و لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی مەکتەبەکانەوە باوکان و دایکان بەڕاستی بەر لە هەموو شتێک گوتمان پێویستە ڕۆشنبیرێکی باشن لەسەر زیانەکانی جگەرە هەبێ بۆی وردە بتوانن ئەم ڕۆشنبیرە بە مناڵەکانشن بەڵام بەو شێوەی بەو ئاستی کە بتوانن مناڵەکان تێبگن ڕۆژانە جاروبار یا هەفتانە جۆرە کۆبوونەوەکی جوان مەژنیار بە ناوی کۆبوونەوە بێ من مامڕۆ بڵێن کۆتایی هەفتەیە ئەمێ گەڵ کۆبوونە مەژە ناوی کۆبوونی دەم چکن دایمە لە کۆمەلگە ناوی کۆبوونەوە ئیلتیزامات و پابەندیە خاتە سەری بەڵام دەرفەت دە قۆزمە لە کاتیان خواردنە بەدەم چا خواردنەوە چەند ڕێنمایەک چەند سەرگوزشتێک هەتا ئەمە گەرەک مسلمان ببین نەو پەیامە جوانی کە خۆ من کە قورئانە زۆربەی زۆری ڕێنمایەکانی بە چیرۆکەکانە چیرۆکەکان بۆچی دەرس و بەندیان تیا ئێمەش گەربێت و مەسەن بۆ نمونە بڵێن فلان کەس دوێنێ کۆچی دوایی کردو دکتۆرەکان ئەڵێن بەبێ توێژینەکان دەرکەوتووە کە بەهۆی جگەرە کێشان هۆکارێکی دیار بووە لەبوونی ئەم جەڵتەیە خۆی جەڵتەیە وشەی جەڵتە بەتا کە معنیانەنگ جەڵدا بۆ بە عەرەبیەوە مەینی خوێن ئیتر مەینی خوێن لێکێ لە دەمارەکانی خوێن لە مولوەکانی خوێن بۆستەیە بەڵام ئەو خوێنە ئەوەستێ بۆ ئەو شوێنە بۆ دڵ بەیە بۆ مێشک کە وەستاش ئەبێت هۆی جانە دەزدانی و کەسیان ئەبێت هۆی ئەوەی کە سەدمێتی گەورەی لێبات وەگەر زوو فرەی نەخۆشانە نەکەوێت دیارە زیانی بۆ من ئەم جۆرەشتانە بە منداڵەکان باز بکرێت بەس بەو ئاستی کە لەگەڵ بیر و هۆشی تێگەشتیان مامۆستا ببوورەمە تەنە ئەرکی دایک و باوکە یاخۆدەمە ئەرکی دەستگاکانی ڕاگەاندنامە پێویستە لە قوتابخانەکاندا پێویستە لە هەموو شوێنە گشتەکاندا کە ئەم ڕێنمایی و ئەم هۆشیاریە بدرێ بە گەنجان بەوانەی کە چەند ساڵێکە مدمنن یاخود ئالوودەی جگەرە کێشان ئەمە ئەرکی هەموو لایەنەکان پێکەوە یاخود تەنە ئەرکی دایک و باوکە کە ئاگای لە ڕۆڵەکەی خۆی بێت لە ماڵەکەی خۆیدا خۆی ئەرکەکە توانم بڵم بەرپرسارەتێکی گشتی ئەرکێکی گشتیە وەک گوتمان سەرەتا باوکودایک لە ماڵەوە منداڵەکانی کە تازە پێگەن لە قۆناغی سەرەتاییان هەن لە کۆڵە قۆناغی بنەڕەتی ئێستا پێڵن پاشان قۆناغی ناوەندیەمە تا ناوەندی ڕۆزم ئێستا بنەڕەتی پێڵن پاشان ئەو وەرکانی ئەرکی ڕاگەیانیا ئەرکی دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەتی دەستگا تەندروستەکان بەڕاستی پێویستە تەنسیق بکەن ڕایش بکەن لەگەڵ لایەنەکانی تر وەکو لایەنی پەروەردە ئەو لایەنانەی چەند لایەنی پەروەردە یان چەند لایەنی پەیوەندیدار ڕاستەوخۆ تەماسی هەیە لەگەڵ گەنجە لەگەڵ منداڵانە ئەم لایەنە جاروبار لە جۆرە کۆبوونێ جۆرە کۆنگرەیەکە کەسانی دڵسۆز و خەمخۆر پێشنیار بکەن خوڵ بکەنەوە جۆرە خوڵێکی وشاری بکەنەوە یان جۆرە ڕاگەاندنەکان نەکرێت بەرنامە لەم جۆرانیان هەبێ یا بەرنامە ڕۆژانیان ناو بەناو لە مەرجە پێش کاتی سەرکی هەواڵەکان هەر ڕێکلام بێ بۆ شەکر و برنج و بازرگانیشتن بعد پێش ئەوە جۆرە چەند خاڵێکی گشتی کورت و پوخت دەربارەی زیانەکانی جگەرە زیانەکانی می زیانەکانی نێرگەلە زیانەکانی جۆرەشتانە ناوبەناو کەناڵی جاری وانە لە یەک ڕێنمایی بچووکە خەڵکەی خوا هیدایەتی داوتەرکی شتی باشە بۆچی لە چەمەنی مراهقیە یا لەو چەمەنەی کە تازە گەنج پێدەگا مێر منداڵەکان بەتایبەتی هێندە کە تۆ ئەڵێ جگەرە خراپە و قەدەغەیە هێندە حەزەکەن ئەم شتە قەدەغە کراوە تاقی بکەنەوە بەڵێ خۆی وەکو لەسەر ئەساس وێ كل ممنوع مرغوب هەموو شتێک کە قەدەغە کران لای گەنج بە تایبەتی چکە گەنج خۆی گەنجیان منداڵ بە حکمی پێکهاتەی جەستەی بایۆلۆجی خۆی جۆرە یاخیبوونێکی تایە سەرکێشی هەیە هەمیشە ئەیە بە پێچوانی شەپۆلەوە مەلە بکە تێگەی یعنی دایمە نییە گەنج بە تایبەتی لە کاتی هەرزەکاری کە پێگا ئێمە هەموو بۆ ژیانەیە تێپەڕین تاڕەدێن نازم تا چڕادەیە ڕاستی پێکم بەڵام گەنج دان بە هیچ شتێکەنە ئەدا بە هیچ شتێنەکە لە کاتێکە ئەکاتە قیمەی گەنجی پۆپەی لوتکی گەنجی چ کرد بێت چکۆر زۆر زۆر لە خۆی ڕازیە لەم حاڵەتانە تۆ چۆن ئەتوانی ئەم گیانی لە خۆڕازی بوونی خامۆش بکەیتەوە لە هەمان کاتدا بتوانانی سوودی پێ بگەێنیت گۆشتێکی ئامادەی بۆ گوێگرتن ئامادەی بۆ بیستن پاشان ئامادەی بۆ پابەندبوون ئەویش بەڕاستی کەسانی ئەمڕۆ زیرەک بەتوانە زۆر بۆ نمونە خۆم باوکێکم
باوکێکم ئێستا کوڕمە مناڵمەیە تادن لە ماڵ باوکم بووم کوڕ بووم چیم لە باوکم ئەویست ئەمڕۆژ کە باوکمەوێ بزانم مناڵەکەم چی لە منێ ئەوڕە مامۆستایەکم خوێندکارەکەم چی لە منەوەیە چکە من دوێنێکە خوێندکارم چین مامۆستایزم مەبەستم چێ لێرە ینی پێویستە بە شێوازێکی جوان بتوانین پێش شتە خۆشەویستیان پێ ببەخشین کاتێک کە تۆ خۆشەویستی بۆ کەسانە ئەبەخشی بوەرەگەر وەڵامی پرسیارێک تۆزە دەستبێت مامۆستا تا چەندە گرنگە لەوەی کە ئێمە مناڵەکانمان وەکو سەردەمی خۆیان پەروەردە بکەین یانی گە سەردەمێک بۆ نمونە من فیلتەرە جگەرەیەکم بەرزکردایەتەوە باوکم ڕەنگە باش فەلاقەیەکی باش جوانە ڕاست ئێستا چۆن دەبێت لەم سەردەمەیە مامەڵ لەگە مناڵەکانە بکەین لەوەی کە دوورکەونەوە لە جگەرە کێشە بە تایبەتی خۆ دەزانین لە قۆناغی ئێستا چەنە لە لای باوکێتی ئەتوانم بڵێم دوو ئەوەندە لە دەرەوە لای ڕەفیق و لە مەکتەبەکەیە چۆن تێیگەێنی لەو کاتانەشا کە تۆی لەگەڵانیە با پابند بێ بۆ پەروەردەیەوە کە تۆ کردوتەوە خۆ ڕاستە وەک پێشتر گوتمان بەڕاستی هوشیاری ڕۆشنبیری باکوودەکەم زۆر زەرورە بە تایبەتی باوکانیش کە لە پلەی مەسئولیت و بەرپرسیارەتیدان ئەگەرم کوڕی خۆشە منداڵی خۆشەیە پێویستە بزانێت کە تووشێم کارە ناوی بەڵام پێش بتوانێت ئەم منداڵش گۆشت بکە پەروەردەی بکە ئامادەی بکە بۆ ڕووبڕووبوونەوەی هەموو جۆرە کارە ساتێک یا هەموو جۆرە خوێکی ناشرین ئەمڕۆ بەڕاستی جۆرە ئازادیەکی کۆمەڵایەتی هاتووە ئاراوە ئەتوانم بڵێم لە مانای وشەی ئازادی خۆی دەرچووە جۆرە پشەی و فەوزایەکە ئازادیەکی توانن بێستن و ڕەهای بۆچی بێستنورە تۆ کوڕەکەت یان کچەکەت مۆبایلێکی بەدەستە ئەم مۆبایلت بەس بۆ تەلەفۆنکردن نییە ئێستا تاکە شتێک کە لاوەشی بۆتە تەلەفۆن و پەیوەندی چەندەها بەرنامەی تری تێدا چەندەها بەرنامە تۆ لە ماڵۆ خەتە کوژێنی تۆ ئێمە ساڵن بڵێن سەتەلای دادباوکم سەدەمان کوژێن بۆی زوو بخەین ئێستا سەتەلایتە کوژێنی تۆ مۆبایلێکی بەدەست مۆبایل لە لەوانی مۆبایلی تری بەدەستەوە من هەر بۆن من لە مەکتەب لە سەرەتای دەرسا مۆبایل لە خوێندکاری وەرەگرن بەڵام خوێندکاری مۆبایلی تری بەدەستەوەیە دانەیەک دەستنیمەکە دوانێکی پێەیە سیمکارتی دانێت چواریکی پێەیە لەبەرەوە ئێمە چۆن بتوان بەر لە هەموو شتێک ئەم گەنجە ئەم مناڵە وا لێ بکەین خۆی ئەوەنە بەتوانە بێ ڕوبەڕووی ئەم هەجمەیە ئەم هێرشە بەربڵاوە نابەجەیە بۆ نموزە بە کوڕی خۆم بە خوێندکارەکانم ئەم پۆبجی کێوە گەم یاری شۆ تادرن ئایا ئەمەی خۆی دایهێنا وڵە داینەوە گەنجەکانەوەکەن نەخێ هەرگیز ئایا خۆیان چەند سەعاتێک لە کاتی شیرینی خۆیان کەشەوە کە 20 ساعاتەوە بەمە مەشغوڵە من هەرگیز نەخێر کەواتە ئەمە پێش تێگرم کە من پیرانێکە لەسەر توێ من لەسەر دوگەن ئەوێ هەموو توانە جوانەکانت بکوژێ ئەوێ تۆ بەلاڕێدا بەرێ پێویستە ڕێگەی ڕاجوان ئەو کاتە وای لە دێ وردۆ دە هوشارێکی بۆ دوێ خۆی مۆبایلەکە بژن خۆی خەتیتیانەکە خۆی بازێشتی بێسنور هەڵنەگرێت باشە باوکی کە خۆی جگەرە کێش بێت چۆن نتوانێت بە مناڵەکە بڵێ جگەرە بەکێشە پێگومان باوکێکە خۆی جگەرە کێش بێ ینی خۆی ڕاستە هەر ئەتوانێت بەڵام پێویستە بەر لە هەموو شتێ نییە دانی پیا بنێ کە ئەم هەڵەیە بۆ مناڵەکەی بڵێ من خۆم تووشی ئەم هەڵەیە بووم تووشی ئەم پەتایە بووم من مناڵ بووم گەنجم جارێکیان پیاوێکی درازەبانی کردم سەرزانشتیکردن لەسەر هەندێک خۆی مناڵانە وتی کاکە من بەهۆی ئەوە گەشتم بەم تەمەنە ئێستا نەخ کەسایەتی ماوە ناتوانێت خۆمێ زۆشتم لە دەستیاوە ئێوە باوان نەبن ئەمە ئەنجامەکەیەتی هەنی پێویستی تۆ مناڵێک لە ئەنجامەکانی ئەو پەتا ناشن ئەو دەردە ئەو کوشتن ئەو جاردە نابەجیانە بۆیە ڕوون کردەوە من خۆم باوکێکم جگەرەکێشم بەر بۆ وڵای پسەرەکەیتەوە کوڕەکەم دانم کاکە بە قوربان من بەم شوێ توش بووم ئەمە ئاسوارەکەیت ئەمە کاریگەری پێویستە ڕۆژویشم لەسەر جگەرە جگەرە چۆن داهاتووە نەخۆشیەکانی جگەرە زیانە تەندروستەکانی چیە زیانە کۆمەڵایەتەکانی چیە زیانە کەسایەتی و شەخصیەتەکانی چییە ئایا مرۆڤی جگەرە کێش کەسایەتیەکی جوان و پاک و بەری هەیە لەناو کۆمەڵگەیان لەناو خێزانە هەرگیز نەخێر مرۆڤی جگەرکێش کەسێکی زۆر نەئاساییە هەمیشە پاکەتێکی پێیە چرخێکی پێیە کۆمەڵشتی زیادی لە خۆی کۆ کردوتەوانێت پاشانیش بەڕاستی لە هەنە شوێنە ناتوانێت ئەم جگەرێ بکێشن لە ماڵە لە شوێنە اینجا جۆرە هەرو کەسی کە مەسەڵەن جگەراکێشە لی پرسا ئەمە دەفتەرێ بێنە زیانەین بنووسن ناوی خواردنە جوانەکان ئەیوبی یان 1 و 2 لیستدانێ ئایا جگەرا خێتە ناو کام لیستە ناو لیستە پاکانیان ناو لیستە پیسەکان ئەی بۆچی ئالوودەی بووی لەبەرەوە بۆ پرساری بۆ وەڵامی پرسارەکەی بەڕاستی و کەسی کە ئالوودەی جگەرە بووە ئیدن نەسحەتی باوکی دانی پیا بنێ بەڵام من ڕاستە جگەراکێشم هەر ئەشکێشم لەبەرەوەی ناتوانم جارە زاڵم بەسەر خۆمە لەبەر جارە ئالیەتە میکانیزمێک نییە بتوانم خۆمی لێ ڕزگار بکەم بەڵام ڕجاءن تۆ وەکو منی با بەسەر نێ کەواتە مامۆستا تۆ پێت وایە تەنها بە قسەکردن ئەم گەنجە بتوانێت بەم نەسیحەتە بەم قسەکردنی باوکە بێ هی مامۆستا بێ هی هاوڕێ بێ هی هەر کەسێک بێت بتوانێت قەنەعەت بەوە بکات و وازە جگەرە کێشان بێنێت یان ڕێگای دیکە هەیە کە بگیرێتە بەر بێگومان پرسیارێکی ئاڵۆزە من ناتوانم بڵێم خۆم لە مەستای ئەو وەڵامی پرسیارەکەی بەڕاست بەڵام ئەوەن هێندی
بۆ چوون و ئەزمموی خۆم بتوانم پێویستە بەدیل هەبێ ئەتەرناتیڤە بێت جێگرەوەیەکە بێ کە ئەم مناڵە ئەگەر هەر ڕازی نەبوویان زانی و جوو بۆگرێ بەڵام لە هەمان کاتە پابند نییە پێوەی متابعی بکەی ئیتر مەسەڵەن هۆکارەکانی چۆن ترساندن یا پاداشت و سزا هۆکارەکانی سزادان هەڵەشەی سزای لێ بگەی بۆ نمونە ئەو یارمەتی کە هەفتە ئەو هاوکاریان ئەو خەرجی ڕۆژانە هەفتانە پێدەکەمی کێتووە لەسەری یان مەسەرن بڕاردا و بەڵندێکداوشی بۆ بکەی بۆی ناکەی ینی جوکە بەڕاستی گەنج لە وڵاتی ئەمە خەڵک بە پاداش و بە سزا تا ڕێدە کاریگەری باشن پاشان تۆ بەرنامشتە خۆ گوتم خۆشویستی مناڵەکە ببەخشە بتوانانی خۆگری بە هاوڕێی مناڵەکە و وای لێ نەکی باوکێکی سەرکوتکەوی هەر ببینێ وازان دێوەزنەکە بینێ حەز نەکە هەرچەندە خۆت بکەیتە هاوڕێی مناڵەکەت نابێتە هاوڕێی کۆڵانەکەی ئەمە شتێکی واقعە ئەو فەراغی خۆی بۆ پڕەکاتەوە باوکایەتیش فەراغی خۆی بۆ پڕەکاتەوە بەڵام ئایا چەندە ئەمڕۆکە کافتریاکانمان هۆکارن بۆ توشببوونی گەنجەکانمان بەجگەرۆ بە نێرگەلەوەەوە چۆن ڕێگری لە چوونی مناڵەکانمان بۆ ئەم کافتریانە بکەین بەڵێ خۆی بێگومان پەرۆدەی زۆر قورسەیە کە تۆ باسی فەرمووی ئەمڕۆ جۆرەها یانە و نادی و شوێنی تایبەتی کراوەوە گەنجەکان ڕووی بگەن هەر هەمووشتی کار لەسەر ڕوخاندنی گەنجە تەنانەت لەو کەسی کافتریاجی بۆ شێوە داناوە خۆی لەوانی هەستی پێ نەکات کە کار لەسەر ڕوخانی گەنجەکە تەنانەت ئەو کەسی کە لەو کارگانە شایشەکە بەڵام ئەوەی کە تۆ فەرمووی چۆن یعنی وا لەکەن ڕێگری بکە ئەوەوە گوتم پێویستە بەدیلی تر شوێنی تر بۆ نمە تۆ ئەگەر خانوویەک هەیە خانیەوە ڕبەداخۆ کاکرێ سیرەکەی مەجال نەماوەتەوە بۆ هیچ شوێنێکی یاری مناو بە هیچ گەراگەدار منیانی بەشوەیە سیستەمی خان و ڕێگەوانمان سەغلای گەڕێکی تازاکرێتەوە شوێنێکی پارتێکی تایبەت بە یاری منداڵانی تیانە تایبەت بە گەنجەکانی بەخشەکانیانە خان و باڵە مشتی کراوەتە خان و ئێمە ساڵان لەگەڵەوەدا کە پێمان ئەم جلی ئاڵتونی لەگەڵەوەدا هەشت ساڵ هێشتاکان حکوومەتی بەعز کاگوای حکوومەتی دەڵند دەبوو بەڵام بەداخۆ چەند کەسی بیرمەند و بیریار و دڵسۆزی تیا بوو کاریان لەسەرەوە کرد لە شوێنێکە گەڕێکیان دروستە کرد جگەڵی خەستەخانە و مزگەوتمانە پارتی تایبەت بە مناڵان ڕۆزەی مناڵانیان تیاکە خانوەکانی بە شوێ بوو حوشتێک گەورەتر بوو من لە ماڵەکەی خۆما بتوانم ئەوەی کە ئەوێ بڕوا بۆ شوێنە بۆ نمونە کوڕەکەم شەو لە دەرەوە لەسەر شۆسە لەگەڵ کۆمەڵی کەسی گەنجەوەستێ لەگەڵانە قساکە بەڵام من لە ژوور و شوێنی تایبەتیان بۆ دەخام سەربەسەر پێیان لە ژوورەوە ئەو کۆڕ و کۆمەڵ لە ژوورەوە هەم لە هەمان کاتدا ئەو وەسایلی ئەلامێنەکەی لە ماڵ و دانیشن ئەو پەڕی سەربەستی تاویانە بێت تەنانەت لە ژوورەکە گەڵە سەلاجۆم و جەمیدە و شتی تایبەت بە خۆیان نەبێ کارچەنەمە قورسە حتا یەکێ لە مامۆستا بەڕێزەکان نەڵێ ئێمە ژووربەی زۆری ماڵەکانمە شوێنی تایبەت بە نوێژیتیان نییە شوێنی تایبەت بە نوێژ ئەگەر تۆ شوێن تایبەت بە نوێژدانێ کۆمەڵە کتێبی پەرۆدی جوانی تیادان و کتێبخانەیەک یەکلابی تۆ بوو ئەم نێژە لەو باڕەمە و گەنجەکاتە دەژۆرە تایبەت دە بەنێژکردن خی گەورەش تەمەەن پێستە ئاگادامی خی گەورە خۆشی لەسەر و هەمووان تۆ کاتە نیەتێکی پاکی خی گەورش هاوکارە زیاتر یارمەتی دەدا پاشان ئەمە هەموو لەلایەکەوە ئەگەر لە بلایەنێکی ڕاحیەوە قسە بکەین باوکێ داچێک پەنابەرێ بۆ خوا ینی کاتێکان پەنابەرێ بەخوا لە کاتێکەکانی کە نزاکردن تایدا گیرە نزا بکە دوا بکە بەڵام هەر بە نزا و دوعاژ پێویستە خۆشی بە عملی بیکە بەڵام لە هەمان کات مەست پشت بەخواوە جاری وایە تۆ مناڵەکەت بە شێوەیەک سەرکەشە بە هیچ شتێ بەڵام دوعاەکەی خی گەورە لەبەر خاتی خێر لەبەر خاتی شتێک خی گەورە لەبەر خاتی تۆ بۆ دەسڵاحەکە ینی ئەمەش ئێمەکو موسڵمان هەرچەند هەنێکەس گوێ لێمان بێ لەوانێ بە جۆرە شتێکی بەدەسەڵاتی بەڵام نا بە پێچوانەوە ئەو پەڕی مەسن هۆکارێکی باشە بەس مرۆڤ بۆ پەڕی دڵسۆزیەوە بۆ خوا ڕاست دێ من لەگەڵ خواڕازم گوناح بکەم بەڵام شەو دانیشم بۆ پەڕی بێچاوڕێ و لەسەر بەرماڵ لەخوا بەڕێمە کارم بۆ ئاسانکە بەڵام بەڕۆژ خراپەکاری بکەم بەڕاستیمە پێ بەڵێ زۆر باشە مۆستاسە لەوانەیە گەنجێک یاخود کەسێکە بێ ئالوری جگەرە کێشان بێت و بێوێت واز لە جگەرە کێشان بێنێت چۆن ئەو کەسەس داڵ بێ بەسەر ئیرادە و نفسی خۆیان بتوانێت واز لەم جگەرە کێشانە بێت زۆر جوانە وڵای ئەمە فرارە هەندە وەڵامی پرسە بەس بە کورتی پێشە مشتێم کەسێکی واز لە جگەرە کێشان بێنێ بێژە مشتێ بیر لە زیانە گشتەکان زیانە بەربڵاوەکان زیانە سەر تاسەرەکانی بکات لە زیانی تەندروستی بۆ نمونە زیانی ئابووری زیانی کۆمەڵایەتی زیانی کەسایەتی زیانی هاوسەنگی دەرونی بۆ نمونە بەر لامشتە زیانی تەندروستی کە هەمومان لە ڕووی تەندروست زانین چۆنە هەنی بەڕاستی کاتی تۆ جگەرێکە کێشیت ئەم دووکەڵا چێتە ناو دەمەوە بە پێستێکی تەڕە ئەڕوا بە پێستێکی وشکان ئەڕوا ئەم دووکەڵە هەموو نایەتەوە دەرەوە نیوەی ئەمێنێتەوە
ئەگەرم کەسە وشیارێ بێ لەگەڵ هەر مژێکە لەو نەفەسێکی کە لەو جگەرێ ئەیە نیوەی دووکەڵەکە بەلایانی کەمەوە ئەمین لەوانە زیاتر بمێنێتەوە ئەی ئەمە چی لێ قابل خۆگو خواردن نییە بڵێ لە مەعدە هەرز بێت و بڕوا نەخێر ئەمێنێتەوە لەسەر مولەکانی خۆن لەچەنەوە گشتی دکتۆرەکانە باسیکە من بەداخەوە حەز ناکەم بپەڕم بۆ ئەو باسە بەڵام وەکو شێوەیەکی گشتی وەکو زانیاری گشتی بەڕاستی پاشان ئەم وردە وردە بە جۆرەی تەمەن بۆ نموناڵێ گە تۆ دوو پاکت بکێشی دوو پاکە جگەرە نا دوو پاکە جگەرە لە سا 22 قەتران نیکۆتینی تایە هەرچەند بە دوو پاکە جگەرت لە سا 22 قەتران بەڵام لەگەڵ هەر پاکەتێکە لە سا 2 قەترانی نیکۆتین دروستە بێ ئەم نیکۆتین بە مروری زەمن بە جۆرەی تەمەن بە تێپەڕبوونی کات ئەمە گەرم گەنجە و شار بیر بکاتەوە قەترانی نیکۆتین لەوانە بە 20 ساڵ بە 5 ساڵ دروست بێ لە سا سفر لە داد و پۆینتێکی زۆر بچووکە خرايا السر كريوش يعني مش كمان كم هني خالي هاو بشي هي نقل إنسان توشي سرطاني قد توشي شرط حمزة والله ما مصالي ريا زور جار شيء جنجا كان ويك أم قصاني أم بوكي أو هو شيار كرينا ولا الآن بزيش كبرز كان ولا الآن دز كان الراجعان نو بالله مدبيني جنجا قال فلانة كس شن صالة جرا كيش بو توشي هيش تنا بو تنازعني أما لا كسي كوبو كسي كي ديك جوازية الاستدعاء كشي سركي جويك أمش بوته هو كارك جنجا كان نتوان وازج جرا كيش هم بين خوي راس من ننكم هبهم برحمة بنت أمري نوسع نقدر قال الصغار يشجع لو أنا كسمة بكابن نمونة بقول بو أمن نمرت أي بوشي باسي هزاران كزناك اللي بيسبن لسي صال لثلاث صال بومرت أما أنا تاك إن كسانة كأمنه جن صال جرا كيشن صغار جن أما أنا اللي جنجيتي جوانا برود من باشان بيك هاتي جستين خوان مساعد بو ياري ددر بوي كبمنه بيكادي جستي هوي مناعتي وقال برقديش جستي بتو يعني بو لزمن يخوي او نكمل العادي بو هموش تقول اصل بو خوارجي تماتا بامي رون هموش تشتي اصل بو او نبو قطو يك بتو اكسبيرجن بو كيا امني بردامشتي فريش و باكو جوانيان خوازوا لاجنجي باكا بلام لما نابي او كان ببيانو بباسا ولايت اللي برو فلان كز ما وبينا مردمش نخر بيتشوانو وانيا باشا ما وصلتو قناغي جگرتي كيشا قناغي كيش تركت كردوا جوازيم دو قناغ لروي لشو روح وامانه وتشي لوي كبيامي كي كل بدي تواني كجگركيشن استا بونون لروي روحيه ولا روي لشوا تندرستي وصحه وكيفيان شوانا ودوايش كتركيه كان شوانا بيغمان جوازيان كرد اسمان ورسمان وقال ارجو اسمان بروات انا بي او كسي جگره اكيش لقالوا انا اكيش او انا جوازين يقر دون جوازين اربون منا كانت جگره تركي او تامه كتريه خوادن تامه كتريه بيوندي كان تامه تشاو بينين هستا كان هر هموي اكريت وصل لنا تامه كتريه بروات انا برنجي بيست سلنا تامه كتريه لبروا يعني باشان تو بيركرو هر خو بيركرو كارتك جگره كشي هر خو داني شو دفتر دانه قلمه كاغذ دانه زانه تندرس كان بنوسا كاغذ زانه كومالات كان بنوسا زانه دروني كان زانه ابوري كان بنوسا جال لبرم كات السيد جال توسيد دو كسي جگره 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 هر بونه من كتابك مخندو كاوراق لبناني لفرنسا اجي دواي خاننشينه بيش لفرنسا دانشه لێ تووشی جۆرە نەخۆشیی سیەکانە بێشێ وەلای دکتۆر پێڵە چەند ساڵت تۆ جگەراکیش ئەڵێ هیچ ئەڵێ ئەم نەخۆشی تۆ هەتا هین نەخۆشی کەسێکە 5 ساڵ جگەری کێشا بێ وتی من 20 ساڵ لە فەرمانگەیە بووم زۆران جگەرە کێش بوون کەواتە کاتێ ئەو کەسی کە جگەرایش لە ناو خەڵکە لە ژوورێکی بچووکە لە ماڵەوە ئەو دووکەڵە بە هەمان شێوە بەڕاستی ئاستەواری تەندروستی خراپی بۆ سەر کەسەکانی کەشێ بۆیە بەڕاستی کەسی جگەرە کێژ یا کات دەواز لە جگەرا هێنێ هەستەکە ئەنجامی سەرکەوتنی زۆر گەورە من وەکو خۆم کاتتان نەگرم یەک بچووک داوای کاتێ ویستم جگەرە تەرک بکەم دەستم پێ کرد وامەزانی ئەم چیانەی کە هەیە لە جادەنووسێن هەمووی لە بندێ من جگەرم بۆ تەرک نایە بەڵام کاتێ چوومە جەنگەکەەوە لەگەڵی یەک ڕۆژی خایان بەزاندم سەکاتی خۆی وتیان ئەگەر بێنە داوای کچ بۆن جگەرەکەش بێ نایدێنێ بەس ئێستا مشکیلێنی ڕای کاتی خۆشی بووە تۆ تەرکت کرد نا قوربان من وەک خۆتان لەلایەنکی ئیسلامیدا بووم اینجا ساڵی 94 بوو 200 ساڵ بۆ ڕاپەڕین کرابوو پێشتر لە کۆتای شتەکان ئالوودەبووم فێر بوو بووم هەنی پێم جوان نەبووم بە ڕیشێکەوە کاتە لە چاوەسەڕیشمان زیاتر بوو هەنی بە چۆنە لە بەسیمایەکی مۆسڵمانانەوە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی شەرعیەوە مامۆستا بەڕێزەکانی و کاتێککە هەبوو مامۆستای گەورە بەڕێزمان مامۆستامان عوسمان بوو فتوایدا حرامە لێ من وەک موسڵمانێک
قسەی پابندی ئاینی بۆ خەڵکەکەم یاشدا نووسم لە گوڕژنەوە خۆم حرامی پیادەگەم حرام مەزانم چیە خۆم و ئەوە لەوەی حەنەک بەبێچوانم من 3 ساڵ دوای تەرکردنی جگەرەش خێزانم دروست کرد سابەتم کرد لەگەڵ تۆ بەزەر بەڕاستی و لە مەرجەکان وا لە ڕاستیە زۆر ئافرەت بۆ خوشکەوە ڕێزە خۆی چاک گەزانێ ئافرەت و کەسە حەز ناسکەکانی تر مناڵ زۆر لە کەسی جگەرەکێش بێزارن پەسن بە تایبەتی تەنەوە پیاوانی کە نەر بەڵام ئافرەت بە تایبەتی زۆر ناخۆشە خوشکێکی بەڕێزمان شووی کردوێ پیاوەکەی جگەرەکێش بێ بەڵام ئێستا بەداخەوە خۆم زوو پۆستێکم لە فەیسبوک کردوتم کچی جاران پابندی ڕێنمایەکانی داچی بەڵام ئێستا بەداخەوە ڕێز بۆ خوشکە ڕوخدانکردن ئێستا باوکی تێ بەڕانوی نەگەرەش دەکێشێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ میواندارێتیگەی ئێوەش سەرکەوتوو بن ئینشاڵڵا بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، دەچینە بەڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و شارۆچەکان سەرتاج دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی. ڕامیار سڵاوت لێ بێم کاتت باش، زانیاری چی هەیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو. بەڵێ بەیانیتان باشەیدا دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشنگایەکی بەرهەمە پایزیەکان کراوەتەوە بە بەشداری نزیکەی 60 خاوەن پیشە 60 خاوەنکار لێرە ینی کۆمەڵێک بەرهەمی پاییزە نەمایش کراوە و تێیدا ئێستاوەی کە دەیبینن کەگەر هاوکار وێنەکان بگوازێتەوە هەنار یەکێکە لە بەرهەمە پاییزەکان. ئەمە هەبزین ئەمە هەناری کوێیەکەم ساڵێن ئەمە هەناری کوێ ئەم ساڵ هێناویانە هیشار باشێڕە دیارەمە ئەمە یەکەم بەرهەمی هەنارێکە ئەم ساڵ دەوتێت بەرهەمی هەناری شار باشێڕە. ئەم ساڵ شەیدە بەرهەمی هەنار بەرهەمەکەی باش نەبووە، ینی لە زۆربەی جوتیاران گلەی دەکەن لەوەی کە بەرهەمی هەناریان ئەم ساڵ باش نەبووە. بەشداری لێرە ئەم ساڵ جەنابێ؟ وڵڵی وەڵام وەک میوانێک تقریبا هاتووە. باشە شتەکانتان بەدڵ لە بەرهەمەکانی ئەم ساڵکە هێنراوە؟ وڵا تەمان ئەمە هەنگاوێکی پیرۆزە، یعنی ئێمە بەستێتر بگەڕێنەوە لە بەرهەمەکانی دەرەوە کە هەمووی نەخۆشیە. ئەم بەرهەمە بەرە ئەم کورسانی خۆمان ئەمە بەرهەمە جوانە هەیە چی پێویستیمان بینە بە گرنگی بە بەرهەمەکانی خۆمان بدەین. ینی باشە تا ئێستا بڕای تۆ گرنگی نەدراوە بەرهەمی خۆمان بە بەرهەمی ناخۆ؟ وڵڵی وەکو پێویست نەبووە، بەڵام ئێستا ئەم فیسڤالانە کردنەوەی فیسڤالانە
چاوەرزە هاندەرێکە بۆ ئەوەی کە خەڵک بگەڕێتەوە لە بەرهەمی دەرەکی بگەڕێتەوە بۆ بەرهەمی ناخۆیی. دەستەکانە خۆش بە سواس دەکەم. شەیدا ئەو بەرهەمانی کە لێرە نەمایشکراون زیاتر بەرهەمی خواردەمەنین ئەو بەرهەمانەی کە وەکو گوێز و هەنگوین و هەروەها بەرهەمی کۆزماتیک و ینی بەرهەمی هەنگەوانانی سلێمانی و کۆمەڵێک بابەتی خواردەمەنی دیکە کە نەمایشکراوەکو ئاماژەم پێکرد نزیکەی 6 کەپرکە لێرن خاوەنکارن خاوەن پیشەن بەشداریان تێدا کردووە. دەچمە لە یەکێک لە خاوەن پیشەکان کاکەرێم سڵاو لێ بە باشی هەنگوینەکەتان باشە لەخواوە زیاوێ هەنگینێکی ئاسڵ و باشمانێ ناواتە چۆن بزانین هەستا وەڵا تاقیکردنەوە بزۆ تاقیکردنەوە لە تاقیکردنەوە ئەمجا بۆ فەحسیش ئێمە ئەینێرینە فەحز حەز کەسێک ویستی ئەینێری فەحز لە فەحز چی دەرچوو ئەوە خێنە بازار خەڵک زۆر کێشەی لەگەڵ هەنگوینی ئەسڵی و ینی بڵێن عادیە چوزانم ینی نازاندرێت هەنگوینی ئەسڵی چۆن جیا بگرێتەوە لە هەنگوینی دیکەنی ئێستا پێما بە کۆمەڵێک ڕێگەی ساختەکاری هەیە کە لە هەنگوینە ئەکرێت خەڵک چۆن دڵنیا بێتەوە لەو هەنگوینی کە دەرکەوێت کە ئەسڵیە بەڵێ بەڵێ بە زیاتر لە خواردنە دەرەکەوێت و فەحسی و تاقیگەش هەیە ئەوە زیاتر بەڵام ئێمە لێرە لەم پێشانگایە زۆربەی زۆری کوردەواریمان هێناوەتەوە شتێکی ئەسڵی و باشمانهێناوە کوالەتێکی زۆر باش شتێک نییە وڵێ مەسەرن هی دەرەوە هی خۆمانەیە هی کوردستانەوە هەنگوینی شاخە دەشتە هی بەڵێ هی شاخە کوێستانەکانە بەڵێ ئەمە هەیە لە ینی لە کوردستانە بەرهەمە هەیە بەڵێ بەڵام هەی بەرهەمی خۆماڵیە و هی کوێستانەکانی کوردستانە لەشتان ساق بە یاخوا دەبێت ئاماژە بۆش بکەم ینی کردنەوەی ئەو پێشنگایانە یان ئەو جۆرە لە فیستیڤاڵانە هەندێکی باشە بۆ خاوەنکارانی کە پیشەیەکیان هێدانەوێت لە ڕێگەی ئەم پیشەوە خۆیان بناسێنن لە هەمان کاتدا زیادکردنی دەرفەتی کارە بۆ خاوەن پیشەکان و ئەو هاوڵاتیانی کە سەردانیانەکان پێما بێت ئەمە تقریبان هەفتەیەک بەردەوام دەبێت ئەو پێشنگایە لە کارگەی جگەرەکەی لە شاری سلێمانی ینی هاوڵاتیان دەتوانن ڕۆژانە لە کاتژمێر 9 تاوەکو ئێوارە سەردانی ئەو پێشنگایە بکەن و ئەو بەرهەمانی کە لە پێشنگاکەدا نەمایش کراوە دەتوانن بیکڕن و سوودی لێ ببینی لە هەمان کاتدا ئەوانەی کە خاوەنکارەکانن دەتوانن ینی شوێنکارەکانی خۆیان کە لە دەرەوەی سلێمانی ئەوانی بەشێکیان هاتوون لە هەورەمان و لە نێو سلێمانی و لە شار باشێر و لە کۆمەڵک ئەو ناوچانەی دیکەی سنووری پارێزگای سلێمانی هاتن دەتوانن ببن بە ینی وەکیلیشانی و کەسانی کە لێنە بەشێکیان تەنها کڕیار نین دەیانەوێت بەرهەمەکان بکڕن و خۆیان لە دوکانەکانی خۆیان لە سلێمانی و لە شوێنەکانی دیکە بەرهەمەکانیان نەمایش بکەن بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پێمنەرمان ڕامیا ڕسمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵازیزان دەچینە لای ڤیتیەک کە دەستگای نووری حکمە بۆ پەرۆدە ڕۆشنبیری دیارە جوان خوێندنەوەی قورئان ڤیتیەکە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین بینێریەوە ڤیتیە دەبین کە باسکردنە لەسەر جوان خوێندنەوەی قورئان دیارە ئەو ئاهەنگە بە بۆنەی ئەوەیە کەوا کۆمەڵێک لە برایان و لە خوشکان مۆڵەتی قیراءەیان وەرگرتیە بە چەندین ڕیوایەت بابەتەکەش لەبەر ئەوەی بەڕاستی جێگای ئەوەیە کە گرنگی پێ بدرێ وەکو دەستگای نووری حکمەشکە باڵێن لەگەڵ ئەوەی کەوا گرنگی بە حفظی قورئانی پیرۆزدا بە هەمان شێوەش گرنگی بە جوان خوێنەوەی قورئانی پیرۆزدا و هەروە وەرگرتنەوەی مۆڵەت لە قراءەتی جیاواز لەبەرەوەی بە فعلی بابەتێکی زۆر گرنگە ئەگەر کەسێک قورئان لەبەر بکە نەزانین بە جوانی بخوێنیتەوە بەڕاستی شتێکی وای نەکردێ و لەوانەیە بڵێن زۆربەی ماندبوونەکەی ئەگەر خی گەور لێ قبول بکە فەزل خۆی بەڵام زۆرج لە ماندبوونەکەی لەوانێ بەلاش بڕوە چالوێ بەڕاستی گرنجیدان بەو بابەتە واتە گرنجیدانە بۆی کەوا بەو شێوەی کە قورئان دابەزیە خی گەورە فێری جبریل کرد عەلەیهی سەلام جبریل لە بۆ پێغەمبەری صلی الله علیه و سەلەم خوێندیتەوە اینجا سەحابەش لەویان وەرگرتە بەو سەنەدە متصلە بەڕاستی قەزەیەکی زۆر گەورەیە لێ مسلمانان بەگشتی و ئێمەش بە تایبەتی دەستگا زۆر گرنگی پێ دەین و شایانی ئەوەشە کە بەڕاستی کاتێکەوە کەسێک برایەک خوشکێک لای مامۆستایەکی خۆی
خۆی کە ئیجازەی قڕاءە وەردەگری فعلەنی هەندەیە کەوا فعلەن خەڵکی لۆ کۆ بکرێتەوە پیرۆزبایی لێ بکرێت و دەستخۆشی لێ بکرێت. دیارە هەر یەک لە ئێمە وەکو مسلمان پێویستە قورئان بخوێنینەوە، چونکە قورئان ئەگەر نەزانی بیخوێنیەوە لی تێناگەی، ئەگەر لی تێنەگەی کاری پێناکەی، ئەگەر کاری پێنەکەی سەرکەوتو نابی لە ژیانتدا. هەموو تاچێک چکت چ کوڕ پێویستە قورئان وەربگرێ بەو شێوەی کە لە زاری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرچووە. بۆیە علمی قراءات گرنگی خۆی هەیە. گرنگیەکەی لەوەیدایە کە بە مشافەهە وەردەگیرێ. ئەتوو لە کەسێکی وەردەگری کە ئەو لە پێشە خۆی لە کەسێکی تری وەرگرتووە تا سەنەدەکە دەچێتەوە سەر جبریل، دەچێتەوە سەر خوای پەروەردگار. لێرەوە پێش زانم گرنگی ئەو مەڕاکیزانە و بنکەکانی هاوشەوی دەستگای نوێری حیکمە بخەمەڕۆ. لەو سەردەمی بڵاوبوونەوەی فەساد و فیتنەیە بوونی موسساتێکی وەکو دەستگای نوێری حیکمە و هاوشێوەکانی زۆر پێویستن. بۆ لێرەوە داوا لە دایک و باوکانی بەڕێز دەکەم ئەگەر دەیانەوێت تاجی زێڕین بخەن بخرێتە سەر سەریان لە ڕۆژی قیامەت ئەوە بە منداڵەکانیان بخەنە بەر فێربوونی قورئان و فێرە خوێندنەوە و تەفسیر و لەبەرکردن و عەمەلی بن تاوەکو هەموو ئەوان ئیسراحەت بکەن لە بەریان، هەمیش کۆمەڵگاش لەبەر ئەوان ئیسراحەت بکاتن. بەتەکید ینی شوێنێکی ئەوها زۆر زۆر گرنگە کاتێکە دەستگایەکی وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کە کۆمەڵێک کەسانی ماندوونە ناستەن هافی سەبیلی الله نیەتیان لە بخوای گەورەیە چەندان خوشک کۆ دەکەنەوە هەلەیە کە دەرفەتێکە لە بۆمە کە بتوانین لەگەڵ کۆمەڵێک کەسانی ڕەبانی ئینشاءالله کۆبینەوە مەجلیسێکی ذیکری کە لە هەر کوچە و کۆڵانش لە هەر ژوورێکی قورئانی پیرۆز ینی مەجلیسێکی ذیکری قورئانی و مەجلیسی ئامادەبوونی مەلایکەتەکانە. إن شاء الله خواهي جورا أو نعمته وسعه وسبر ما اللي ور نسينته إن شاء الله لو آسدا بين كبتوان هالجير القرآني بيروز بيم. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان. دیارە توانم بڵێم سەردەمی یا زەمەنی ئێستا لەگەڵ زەمەنی ڕابردوو کە سەردەمی گرانی و قات و قوڕی لە هەرێمی کوردستاندا هەبوو لە کۆمەڵگەی ئێمەیە ژیان جیاوازی هەبوو. ئێستا بە جۆرە لە جۆرەکان لە خۆباییبوونێک هەیە لەوانەیە کە تۆزێک وەکو لە ماڵەوە دایک و باوکانمان دەڵێت دەستمان دەکاتە دەمی خۆمان ئیدی زیادەڕۆیی لە خۆراک و لە خواردن دەکەین. بە تایبەتی خانمان لە ماڵەوە مەرکەوم بەرپرسیاریتە گەوریان دەکەوێتە سەرشان لەوەی کە ئەو خۆراک و خواردنانەی کە دروستی دەکەن چەندی دەمێنێتەوە چەندی دەڕژێنرێت و فڕێ دەدرێت و بە تایبەتی پاشماوە خۆراکیەکان چیان لێ دەکرێت. هەیانە زۆر جار ئەگەر پاشماوەی خۆراکی گۆشتەکە بمێنێتەوە دەیبات دەیدات پشیلۆسەگێک بۆی کە هیچ نەبێ ئەوەی ماوەتەوەوان ئیستیفادەی لێ بکەن. بەڵام هەشا لە ماڵەوە هەمووی دەکاتە ناو سفرە سەفەریەکە و یەکسەر بۆ ناو حاویەکە و فڕێ دەدات. بۆیە ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی بە هەدەرنەدانی مادە خۆراکیەکانە قسە لەسەرم بابەتە دەکەین بزانین سەتا چەندی حاویەکەی سلێمانی ئەتوانم بڵێم خۆراکە یاخود ئەو داتایانی کە بەگشتی هەن چۆنەوە چۆن ڕوبەڕووی ئەم بە هەدەردانە ببینەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانیەتی. لەسەرم پرسا میوانداری سوبحان حسێن شارەزای ژینگەمان کردو کاک سوبحان بەخێربێت. تا چەند ئەمە گرفتە لە ڕووی ژینگەییەوە لەوەی کە پاشماوە خۆراکیەکان کە لە ماڵەوە هێشتا دەتوانین ئیستفادەیان لێ بکەین لە میوە لە خۆراکی سەرسفر لە هەموو ئەمانە بەڵام لە حاویەکەی سلێمانی دەیان بینینەوە. بەڵێ زۆر سوپاس. لە ڕاستیدا ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە بەداخەوە هەم لە میدیاژ و هەم لەلایەن پسوەڕانی بواری ژینگەشەوە کەمتر قسەی لەسەرەکرد. بەڵام ئەگەر سێری داتەوە ئامارەکان بکەین سێری کاریگەریەکانی بکەین لە زۆر بابەت و کێشەتری ژینگەیی زۆر کاریگەری خراپی هەیە لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی داراییەوە کە زەرریزانێکی زۆری هەیە. بابەتی بە فیڕۆنەدانی پاشماوە خۆراکیەکان لە ساڵی 2007 بە تایبەتی کە گروپی کۆمپازێ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاریان لەسەر بابەتە کردبەوەی کە چیدی ڕێگە نەدرێت چیدی ئەو بەهدەدانەی لە پاشماوە خۆراکیەکانە یاخود لەو خۆراکانە کە هەیە کە ڕۆژانە بەرهەم هێنرێت ئەنجام نەدرێت. ئەم گروپە بڵێن لە کۆتا هەفتی مانگی 4 ئەم ڕۆژیان دیاریکە بەڵام دواتر
بە شوازێکی گشتی ڕۆژی 29 دیاری کرا بەوەی کە چی دیبایمە پاشماوە خۆراکەکانمان یاخود خۆراک بە هەدەر نەدەین. ئەگەر سەری داتا ئامارەکان بکەین ئەبینین 1 لەسەر 3 هەموو خۆراکی کە بەرهەم ئەهێنرێت ڕۆژانە بەفیڕۆ ئەدرێت. 1 لەسەر 3 کاتە نزیکی ساڵانە ملیارێک و 300 میلیۆن تەن پاشماوەی خۆراکیمان هەیە لە جیهاندا لە جیهاندا. لە هەرێمی کوردستاندا چەندێکمانەیە لە هەرێمی کوردستاندا ساڵانە 850,000 تەن پاشماوەی خۆراکیمان هەیە. ئەمە ئامارە دقیقەیە تقریبا. ئەم ئامارە بەپێی ئامارەکانی ئاماری ڕێکخراوەکان سەربەنەوە یەکگرتوەکان ئەم ئاماران ئەنجام درراون ئەم توێژینەوان ئەنجام دران ئەم ئامارانە بەدەستکەوتوون. کاتێک سری ئامارەکان نەکردو بەراورد بەو ژیان و گوزەرانی کە هەیە لەنەوە هەموو کۆمەڵگەکانە بۆ نمونە بینیت لە هەر هاوڵات لە نۆ هاوڵاتی یەکێکیان خواردنی پێویستی نییە کە بە تقریبا نزیکی 821 میلیۆن کەس دەکات کە شەوانەکە دەخەون بەسکی برسیەتی ئەخەون. لەو ئەو پاژماوەی کە بە هەدەر ئەدرێت کە وتمان ساڵانە ملیارێک و 300 میلیۆن تەنە خواردنی 2 ملیار هاوڵاتیە. خواردنی 2 ملیار هاوڵاتی ساڵانە بە هەدەر ئەدرێت کە بەهاکەی نزیکی 980 میلیارد دینارە. ئەمانە هەمووی ئەرقامی گەورن. ببینە ئەوەی کە بەهۆی برسیەتیەوە ڕۆژانە ئەمرێت بەتابەت لە تەمەنی منداڵیە زۆر زیاتر لەو کەسانی لەو مردانە کە بەهۆی نەخۆشی ئایدز و مەلاریاوە هەیە. ئەمە هەمووی توێژینەوە زانستیەکان لە وڵاتە بەراورد لە وڵاتە پێشکەوتوەکان کە ئەمە ئەنجامدرێن هەموو ئەم داتا ئامارانەمان پێڵێن. ئەم ئاماران لە هەرێمی کوردستانە چۆنە؟ ئەم ئاماران لە هەرێمی کوردستاندا ئێمە بەداخل لە ڕووی ئامار لە هەرێمی کوردستاندا تۆزێ لاوازین. بەس ئەوەندەی کە ئامارمان مەسەل لە هەرێمی کوردستان ئێمە ساڵانە نزیکی 850,000 تەن پاشماوەی خۆراکیمان هەیە کە بۆ هەر هاوڵاتیەکمان 142 کیلۆمان بەرەکەوێت ساڵانە. سری وڵاتانی ئینمان کە دراوسێمان کە تورکیا 430 کیلۆی بەرەکەوێت ساڵانە هەرتاکێکی. ئیمارات ساڵانە 200 باشی. ئێمە لە چاو هەندێک وڵاتیانە بەشێک یەگەڕێتەوە بۆی کە ئەوان لانەی لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە زیاتر بن هەندێک چالاکی لە وڵاتانێکوان زیاتر پێشکەوتوترن بۆیە تا چالاکیەکان زیاتر بێت چالاکی زیاتر بێت و ڕێژەی دانیشتوان زیاتر بێت تێکیت پاشماوە خۆراکەکان نیش زیاتر بێت. کەواتە هۆکاری ئەمە بۆتە ئەبێ ڕێژەی دانیشتوان زۆرتر بێت و بە هەدەردان زیاتر بێت. ئایا ئەمە پەیوەندی بە زۆربوونی دانیشتوانەوە یاخود ناهۆشیاری ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری لە سەرانسەری جیهاندا؟ ئەگەر هۆکارگەی بگەڕنیتەوە هۆکارگەی گەڕێتەوە بۆ لایەنەوەی کە ئێمە هوشیاری ژینگەی یاخود هوشیاریمان نیە بەرامبەر بە پاراستنی سەرچاوە خۆراکیەکان. تۆ ئەگەر دقت بدەیت ئەم سەرچاوە خۆراکیانە تەنها خواردنێکی ئەوە نییە کە بڵێم خواردنێک بۆ من ئامادە کراوە. بیرکردوانم خواردنە بە چەند ڕێگا ڕۆشتووە لە سەدا هەفتای ئاو کە بەپێی ئامارەکان بۆ کشت و کاڵ بەکارهێنرێت. تۆ لە کاتێکە ئەم هەموو خۆراکە بەفی ڕۆدەی کاتە ڕێژەیەکی زۆر ئاوت بەفی ڕۆداوە. زەوی کشت و کاڵیمان هەیە. گواستنەوە لە ڕووی ئابوووریەوە ئەمانە هەر یەکێکیان لە بەرهەمهێنانی خۆراکدا ڕۆڵیان هەیە سەرچاوە خاوە سروشتەکەی کە بەکارهێنێ بە خۆراک. تۆ کاتێک ئەم خۆراکە بەفی ڕۆدەی لەم ڕوانگەیەوە کاریگەری خراپی لەسەر هەموو ئەم لایەنانەی ژینگە بێت کەوانەی بۆ بەرهەمهێنانی خۆراکەکە. پاشماوەی ئەو برنجەی کە لەستە سفرەکە فڕێدی حساب و کتابی کێڵگەکە و ئاودانەکە و گواستنەوەکە و هەتا لێنانیە بۆ ڕۆنەی کە تۆ بۆ نمە دروستت کردووە هەتا دێتە سەرسفرە هەموو تێچوانە حسابەکرێت لە بەفی ڕۆدان. بەڵێ بەتەکید لە وزە لە ئاو لە خاک لە هەلی کار لەوەی کە ئەو یانی جوتارکە ئیشی تیاکات هەموو ئەمانە تۆ لە بەرهەمهێنانی حسابەکە بزانین لە بەرهەمهێنانی کیلۆیە برنجە چەندی ئاوت بەکارهێناوە چەند وزەت بەکارهێناوە چەند توانای دارایی گواستنەوەی نەقڵکردنی بۆ سوپەرمارکێت فرۆشتنی کڕینی ئەمانە هەمووی پرۆسەیەکە هەمووی پەیوەندی بە پاشماوە خۆراکیەوەی کاتێککە پاشماوە خۆراکەکەت فڕێدەی بڕۆی لە قۆناغ یەکەمەوە دەست پێ بکەیتەوە. کە باسی برنجەکەی ئێمە کۆمەڵی خۆراکمان هەیە کە زۆرترین پاشماوەی خۆراکیان هەیە لاانێ بۆ هەرێمی کوردستان حسابی کە زۆرینە بە ساسەلی برنج بێت لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە بەگشتی هەیە نان ساڵانە 240 میلیۆن پارچە نانمان هەیە کە ئەکرێتە پاشەڕۆ. ساڵانە 5.9 میلیۆن پەرداخی شیرێکێک لەوانەیە کە بە پلەی دووەم دێت. بە دوای ئەو پەتاتە 5.8 میلیۆن پەتاتە بەفیڕۆ لە دواتر پەنیر اینجا خۆراکەکانی تر
ئەمانە هەمویان لەو خۆراکانن کە زۆرترین ڕێژیان لێ ئەکرێتە پاشماوەی خۆراکی بەڵام لاانێ بەنسبە دەرین گوتان بەداخەوە ئەم زانیاری و ئەم توێژینەوە بەوردی نەکراون بەڵام ئەگەر دقت لانی لای خۆشمان زۆر پاشماوە نەبوونیانێ بەس لەوانێ گۆڕانکاری لە نوعیەتەکانیان نەبێ بۆنە تاکی ئەوروپی کەمتر لانێ ئین بەکارێننان کەمتر برنج و فاسلانێ خۆراگێ بەکارێنە ئەکەوێتە سەر ئەو خۆراکانەی کە وڵاتە بەکارانێنێ لە ڕیزۆندی وڵاتەکانیشە وڵاتانەی کە زۆرترین پاشماوەی خۆراکیان هەیە وڵاتی سین ساڵانە 91 میلیۆن تان پاشماوەی خۆراکی هەیە بە شوێنە هندستان 68 میلیۆن ئینێ تەنی هەیە دواتر ئەمریکا اینجا یابان و ئەڵمانیا و فەڕەنسا و وڵاتانە ئەوانی بەهەرێکیان بە ڕێژەیەک تاگات ئاخیرەمینان کە ئوسترالیا کە لە ڕیزۆندی دێمان ساڵان 2 میلیۆن تەن پاشماوەی خۆراکیان هەیە ئێمە بە شازێک گشتی ئەم ئامارانە بە وردی لە هەموو سێکتەرەکان لەسەر تاکوانە یاخود جۆری خۆراکەکە هەموو ئەمانە ئین نەکراون وردەکاری بۆ نەکرا بەڵام ئەوەی کە هەیە لە هەندێک سەرچاوی ئاماری حکوومەتی هێرەمە کەمە ساڵانە 850,000 تن پاشماوەی خۆراکیمان و هەتاکێکیشمان 142 کیلۆگرامی بەرەکەوێت کێ ئەتوانین بڵین ئیدی ئەوە ئەچێتە قۆناغی بەهەدەردانەوە وانە هەر ئەوەندەی کە لەسەر سفرە ئێمە نەمان خوارد ئیدی تەواو بەهەدەردانە یاخود ناهێشتا ئێمە توانین لە دوای ئەوەش ئیسفادەیەکی تری لێ بکەین بەڵێ ئەمە یەکێک لە ڕێگاکانی بۆی کە بەهەدەردانی پاشماوەی خۆراکیەکان پارێزنیا کەم بکەینەوە ئەم قۆناغی کە بەڕێزت باسی کرد لە دوای نان خواردنەکەەوە ئەم پاشماوەی ئەم خۆراکە چی لێ بکرێت دواتر لەسەر باسکردنی ڕێگاکانی دوورکردنەوەی لە بەفیڕۆدانی پاشماوەی خۆراکە بەڵام یەک دوانێکان کە لێرە پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێستەوە هەیە ئەوەیە کە لە زۆرێک لە وڵاتانە هەندێک ڕێکخراوی جیهانی هەیە کار لەسەر ئەمەکەن لە سوپەرمارکێت لە مارکێت و لە چێشتخانە و ڕێستۆرانتە گەورەکان ئەگەرن ئەم خۆراکانە کە ئەمێنێتەوە کۆیەکەنەوەی بنە بەشێک زۆر لە وڵاتانەی کە ڕێژەی هەژاری یان زۆرە دابینکردنی خۆت بوونی سەرچاوی خۆراکیان وەکو پێویستنی بۆ تاکانن هەندێک لە ڕێکخراوەکان لەسەر ئاسی جیهان ئەم کارە ئەنجامەدەن و هەندێکی تریش ڕێکخراوی ئاژەڵپارێزی هەیە بەشێکی تریان سوود دەبینن لەم پاشماوە خۆراکانەی گواستنەوەی بن بۆ ئاژەڵەکان بۆ ئاژەڵی کێوی یاخود ئاژەڵی ماڵەکان کە یانە ئینی لێبن سوودی لێ بینن بەشێکی تریشی ئێمە توانین بە یەک دوو ڕێگا ئینی لێ بکەین ناچە پارێزگاری دەکەین یەکێک لەوانە کە تۆ هەندێک خواردن هەیە توانرێت ئەمژەم بۆ ئەمژەمی داهاتوو ناچە هەڵبگیرێت بتوانرێت بەکار بهێنرێتەوە هەندێک ئینیشانەیە خواردمانەیە ئەتوانرێت هەڵەگیرێت بۆ ماوەیەکی درێژ کە لای خۆیان پێڵێن ئەکرێتە نامجەمی ئینەکە فریزی نەکرێت هەڵەگیرێت بۆ کاتێکی زیاتر بەم ڕێگایانە توانین کە ئەو خۆراکی لەو مەراحلەدا کە لەسەر سفرەکە ئامادە کراوە ئەوەی کە خوراوە ئەوەی کە ماوەتەوە بەم شێوازە تعاملی لەگەڵا بکرێت بەڵام ڕێگەکانی تری کە خۆپارێزین هەنە ڕێگە جیاوازتر زۆر باشە بەڵام زۆر جارەبی ئەو پاشماوی خۆراکی کە ئەمێنێتەوە بەکار هاتووە تۆ دووبارە ناتوانانی خۆ بەکاری بینیتەوە بە چ ڕێگایە دەتوانانی وای لێ بکەیت کە بە هەدەر نەدرێت چی لێ بکرێ بێت بۆ ئێستا من خانمێک ملوانەیە خواردنێکی زۆر دروست بکەم دووجار بەکارمێ نابێت لێمە مێنێتەوە دوجار من چی بکەم بەو خواردنە کە بە هەدەری نەدا وەکو پێشتر یەکێک لە گرنگترین خاڵەکان کە ئەڵێت لە ڕێگاکانی پاراستن بۆ بەفردانی پاشماوە خۆراکیەکان سەرەتاڵێک کەم بکڕە کە ئەچیتە بازار پێویست ناکە ئێواران چوار میوە بێنیتەوە میوەیەک لەگەڵ خۆتا بێنەرەوە ئێمە عادەتمان وایە چینە بازار بۆ نمونە کیلۆیە تەماتەمانەوێت باشە دوکاندارەکە 3 کیلۆ بە 1000 لەبەرەوەی کە واڵێ 3 کیلۆ بازار ئێمە 3 کیلۆکە ئێهێنینەوە پێداویستەکەشمان کیلۆیەکە بەڵام دقت لەلایەن بەڕێز زیاتر لە منیش لە وڵاتی ئێران گەڕاون لە سوپەرمارکێتێکە لە دوکانێکە کە شە دەکڕن میوە کڕێت کە خواردن نەکرێت بۆ نێوەڕێی خواردنێکی پێویستی بە 1 تەماتە 2 تەماتە هەیە پێویستی بە 1 پەتاتە هەیە لە کێشانەکە 1 پەتات 2 پەتات بەعەدەت بەدانە ئەم میوانە ئەم پێداویستە سەوز و میوانەکڕنی بن بۆ ماڵە بەڵام ئێمە کەوتی 3 کیلۆی بە 1000 بڵێ 4 کیلۆی بە 1000 ئەمە 4 کیلۆکەوی نییە کە بە مەرجە پێداویستمان بۆ ئەو ژەمە کیلۆیەکە بۆ ژەمی داهاتووش کیلۆیەکی تر بەکارێنێ 2 کیلۆ دەرەمێنێتەوە لە ناو سەلاجەکان پیاوێ دووبارە باین تاقەتێ بێ بڕاتەوە تەماتە کڕین هەموو سەری ژەمێ بڕێ کیلۆ تەماتە بکڕی کێشەکەی ئەمامایە ئەم جۆرە بیرکردنەوەیان کە لای زۆرینەی تاکی کورد بەداخەوە ئەمایە یاخود کە میوانێک دێت ئەمڕۆ ماڵ
دشەکەم دێنەوە ئەمڕۆ ماڵ براکەم ئەمڕۆ ماڵ خاڵم دێتەوە بێ خواردنەکان ناماژن و ناکرێ بڵێن لە ساڵێکە جارێکە چینە ماڵیان یەک خواردنی لێناوە سەر سفرەکاتە دە جۆر خواردنی لێنە 5 جۆر خواردن ئامادەیەکان کە چی لە نان خواردنەکە هەمووی چی دەکەن ئەوەی کە زۆر بخۆی هەل لە قاپی برنجی لە شتێکە زیاتر تێپەڕ ناکەی ئەمە کاریگەرەکەی عرف و عادەتی کۆمەڵگایە ئەم بەهەدەردانی عرف و عادەتی کۆمەڵگایە بەشێکی نەبوونی ئەم زانیارانەی کە ئێمە بزانین کە هاوڵاتی هەیە کە تاک هەیە لە وڵاتانە ڕۆژانە بە هەزاران کەس بە ملیۆنان کەس بۆی برسێتیەوە منم بڵام من لێرە خواردنەکانم فڕێدەم ئێمە ئەم زانیارانە ئەم و هوشیاریەمان نییە بۆیە گوێ نادێن لەم حاڵەتان دەڵێم کابراگەر لە وڵاتێکی تر برسیبەوە بمبێ بە خواردنەکەی من چی خۆرنەکەی من نەگاتە لای ئێمە هەنێشتەی ئینسانیەتە هەنێشتیش ڕاستە لەسەر ئاستی تاگ ناکرێت بەڵێ من ئەمڕۆ لە ماڵەوە خواردنێکی زۆر مامادە کردووە خواردنەکە هەندێکی خراو هەندێکی ماوەتەوە لەکوێ بیگەێنمە ئەفریقا پێم خۆشە بیگەێنمە ئەفریقا پێم خۆشە بیگەێنمە ئەو وڵاتان بیگەێنمە ئەو شوێنەی کە منداڵێک لە برسێتیە ئەمرێت ئەمە لەوانێ بە من نەکرێت بەڵام ڕێکخراو گروپی جیهانی حکومەت لەسەر ئاستی گشتی ڕێکخراوە جیهانیەکان کە بەشێک لە هەنێک لە وڵاتاندا هەیە ئەتوانن ئەم کارە بکەن ئێمە ئەم ساڵ بۆ نمونەکە وشکە ساڵی بووە ببینم بەشێکی زۆری لە ئاژەڵە کێویەکانمان هەمویان هاتبوون و نزیکی شوێنە نیشتە جێبوونەکان کە سەرچاوی خۆراکیان دەست نێخۆن خۆی من لێرە بەدیلێکمان هەیە یاخود بەدیلێکی تر ئێمە لە وڵاتی ئێمەدا وڵاتێکی هەم کشتتوکاڵ دیگە لە کشتتوکال وڵاتێکی ئاژەڵداری زۆری تیاکرێت کەم شوێنمان هەیە لە دەوروبەرەوە بە سەدان کەس ئاژەڵ و حیوان و مەڕووماڵاتی نەبێت ئێمە ئەتوانین ئەم پاژماوانە ئەم پاژماوە خۆراکیانە بگەڕێنەوە بۆ ئەم شوێنانە بەڵام ئەوە هەیە تایسەم کارانە لە چوارچەوەی نەکران لە چوارچەوەی کە کۆ بکرێنەوە داتایەکی لەوەی کە لە خێزانێکدا لە ماڵێکدا مانگانە ئەگەر بۆ منە بە پارەش حساب بکرێت چەندی بۆ ئەو زیادە ڕەویە دەڕوالەوەی کە تۆ پاشەڕۆی خۆراکەتەوە فڕێ دەدەیت وڵا بەداخەوە ئەوەندەی من کە بەناو هەموو داتا ئامارەکانی شاگەرام بەشازێک گشتی وەکو ئاستی خێزان لە ڕۆی ئینەکەوە لە ڕووی بەتاک ئاماژەی بنێنە بەڵام لەسەر ئاستی جیهانی 980 میلیارد دینار مقابل بەو 1 میلیارد و 300 تەنە لانەگەمە وردەکاری حساباتی بۆکەی ئەو گات بۆ هەر تاکێک بۆ هەر خێزانەکەیش ئەم داتایت بۆ دەرەکەوێت بەڵام ئەوەندە هەیە وەکو تاک لە فێڕۆدانی کە بە کیلۆ حساب بکرێت ئێمە هەر تاکێکمان 132 کیلۆی بەرەکەوێت ئەگەر 132 کیلۆ هەر کیلۆیەکی بە 500 بە خۆراکێک بێ بە 100 نزیکی 2000 بۆ هەر تاکێک بەحسبی یان وردەکاریمان بکەی هەموو ئەم داتایانەوە پێتان وایە هەر خێزانێک هەر بنە ماڵەیە گەگە لەلایەنی خۆی ئەم بەهەدەردانەکەم بکاتەوە کێشەی هەژاری لە هەرێمی کوردستانانە من باسی هەرێمی کوردستانەکەم کە تۆ ئاماژە بەوە دەکەی کە لە هەتاکێکا ئامارەی کە هەیە کە ساڵانە لە هەرێمی کوردستاندا 850,000 تەن پاژماوی خۆراکیمان هەیە ئەگەم پاژماوە خۆراکیانە بە شێوازێکی جوان ئیدارە بدرێت و بگەڕێنەرە بۆ کەسانەی کە سەرچاوی خۆراکی پێویستیان نییە بۆ خواردن بەڵێ بەشی هەموو هەژاری هەرێمی کوردستان نەکات. ئاخر چۆن بە چ شێوازێک فەرموویە ئێستا لەوانەیە من نەزانێت باسی چی بووەکەم ئێستا لەوانەیە من چەند کیلۆیەک بۆ نمونە با لە برنجەوە باسی بکەین تۆ باسی وت کە هەرێمی کوردستان تەنها برنج و فاسۆلیە بایمە لە برنجێکەوە دەست پێ بکەین ئێستا لەوانەیە من مەبلەغی برنج بکڕم بۆ ماڵەکەی خۆم ئەگەرم بە هەدەردانەکەم چۆن بگەڕێتەوە بۆ هەژارانە شێوازی گەڕانەوەکە شێدا ڕەنگە وا تێگەشت بە دوای لێنانەکە سفرەکە بیبا بۆ خەڵک دوای لێنانەکە نابێت لە هەنگاوی بەسمێک ئەو بە هەدەردانەکەی چۆن هەژاری ناوێت کە تۆ ئەچی دەیکڕیت لەوێ کەم بکڕە بەشی پێداویستی خۆت بکرێت کە یەنیتە ماڵەوە کەم لێبنە بەشی پێداویستی خۆت لێبنێت بەم شێوازە ئەمە کە تۆ کەمەکرد و کەم لێنەی ئۆتۆماتیکە ئەگەڕێتە بۆ لایەنێکی تر ئەچێتە شوێنێکی تر خۆی ئەوشی کە نرخی شت بەرزەکاتەوە خواستی زیاتر خواستەکەی بۆ نمونە جاری وایە ئێمە خواستمان بەردەوام لەسەر گۆشت زۆرە لەبەرەوەی زۆر یەکڕێت بەڵام تۆ گۆشت کەم بکڕە کە نرخەکەی کەم بیەوە ئەو کات کەسێکیش کە کیلۆی بە 5,000-6,000 ئەتوانێت بیکرێت بەڵام سەر نرخەکەی گەیشتە 15 لەبەرەوەی خواستی زۆری لەسەرە ئەو توانای کڕینێ بەم ڕێگایە ئۆتۆماتیکە نەگەڕێتەوە بۆ جایەکێکی تر لەو لایەنانە کە باسمان نەکرد ئەمە چه پەیوەندێکی بە ژینگەوە هەیە پاژماوەی خۆراکیەکان لە پاژماوە خۆراکیان پێشوی بینە سەر بابەتە من بیرم هەبوو بێن بەڵام ئەمە خانمێک لە ماڵەوە هەموم خۆراکەی کە لە دوای تێر خواردن هەمووی دەکشێنەوە لەسەر سفرە هەندێک خۆراکە مێنێتەوە لە زۆربەی ماڵەکان دەڵێ ئێمە
خۆراکی بەهین شەومەندە ناخۆینەوەی کە شەوی بەسەدێتەوە نایخۆین کاتە هەمووی فڕێدا پێشەوەی بگاتە حاویەکە یا پێشەوەی فڕێ بدا چۆن ئیسفادەی لێ بکامە ئایا ئاژەڵێکە لە بەرماڵە ئایا ڕێکخراوێکی تایبەت هەیە ئایا حاوی تایبەت هەیە لەوەی کە بیکێتە ناو ئەوە ینی خۆمەش تەنها هەمووی پێوەست نییە بۆ خێزانەوە بەتەکیت تەنها قۆناغی یەکەمی کە بەشی پێویستەکەی خۆی کە هەیەی ئەوەندە لێ بنێت بەڵام ئەو قۆناغە جێبەجێ ناکات مەراحلەکانی تر بە شوێن دێت کە زیادە ئەمێنێتەوە چی لێکات ڕازە فەرمودیانە لە وڵاتی ئێمە تا ئێستا سەلێکی قوڵی تایبەتمانیە بە پاشماوە خۆراکیەکان بۆ ئەوەی کە سەلێکی تایبەتمان هەبێت بە پاشماوە خۆراکیان ئەو کات ئەتوانێت لەسەر ئاستی حکوومەت کۆمپانیا خودە ڕێکخراون ئەم پاشماوە خۆراکیانە کۆکەنەوە یا ئەیبن بۆ ئاژەڵە کێویەکان یا ئەیبن بۆ ئاژەڵی ماڵی یا خود بۆ ئەویان کە بیگوازنەوە بۆ تاکیتر بۆ هاوڵاتیانەکە لاانێ بۆ ماڵ زەحمەتە بەڵام لە ڕێستەرانتە گشتیەکاندا ئەمیان تا ڕادەیەک ئاسانتر بێت لەبێت زۆر لە پاشماوە خۆراکەکان کە بەشێکی زۆری لە ڕێستۆرانتەکان نایە کە لەوێ ئەمێنێتەوە لەوێ ئەتوانێت باشتر ئیدارە بێت لەبەر لەوانێت لە شاری سلێمانیا دە ڕێستۆرانتی تیاوێت 50 ڕێستۆرانتی تیاوێت بەڵام میلیۆنێک ماڵی تایە ئەم دە ڕێستۆرانتە دەتوانێت ئیدارە بێت لەلایەن حکوومەتەوە ڕێکخرا و گروپی بۆ دروست بکرێت کە ئەو پاشماوە خۆراکیانتان کە ئەمێنێتەوە لە شوێنێکی تایبەت سەلەی خۆڵی تایبەتان بۆ دروست بکرێت بۆەوەی کە بەشێکی ئەگوازێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە کە هەر بەکار نهاتوە لەبرێت دووبارە ئەم ڕێستۆرانتە خۆ بیانی گەرمی ناکاتەوە بۆ خەڵکی کە وڵا ئەکرێت خۆ لە کوردستانی مەلایەن لەبەر کە هەندێک چاودێری تاوانێ ئەکرێت دەمەش ڕووبدات بەڵام هەندێک ئەوە کە لایەن ئەخلاقیەتی تیا موجود بێت ئەکرێت ئەمە دووبارە گەرم ناکاتەوە خۆراکێکی زۆر ئێوارە ماوەتەوە لە ڕێستۆرانتەکەیە ڕاستەخۆ لە وڵاتانە پەیوەندیەکەن بۆ ڕێکخراوانەوە کە میش و کارەکەن ئەم خواردانە نەقڵەکەن بۆ ئەو ماڵە هەژارانە بۆ کەسانێک کە سەرچاوی خۆراکیانە ئەوەی تریشان کە پاشماوی خۆراکی کە تێکەڵا بوو بۆ خواردنەوە ناشێت لەناو سەرلەی خۆڵی تایبەتە کۆمپانیا و ڕێکخراوی تایبەتی یەت کۆیەکات لە هەرێمی کوردستان ڕێکخراوی تایبەت نییە بەداخەوە تاچێت لە هەرێمی کوردستاندا هیچ ڕێکخراوێکی مانە تەنانەت بەڕێز لە سەرتاوە ئاماژەکرد بۆدا کە زۆرێک لە پاشماوەکانمان لە ناو سفرەی سەفرەکەی خۆی لە ناو عەلاگەیەکە لە حاویەکەش لەوێش ئاژەڵەکانیش ناتوانین ئیسفادەی لێ بکەن لەوێ ئاژەڵەکانی ناتوانین ئیسفادەن چون بەپێی ئامارەکان بەپێی توێژینەوەکان بەشێکی زۆری ئەو ئاژەڵێکی ویانە کە لەو پاشماوە خۆراکیان نەخۆن بۆ بەشێکیان نایخۆن بەشێکی زۆر ئەوانشان کە خۆن تووشی نەخۆشییانەکان بۆیە لەبەرەوەی ئەو پاشماوە خۆراکێتەوە لە ناو نایلۆنێکداێنێت ئێستام سفرەی سەفەریەش پێیا بوو هەمووی ئەپێچێتەوە بە سفرەی سەفەریەوە پێچێت لە پلەیەکی گەرمی پێویستی نییە دواتر دەبێتە تووشی بەکتریا شتی ئینەکان دروستەکان هەر گیاندارێک هەر ئاژەڵێک ئەم پاشماوە خوات لە ڕاستەخۆم بەکتریایی گوازێتەوە بەناو دەستی ئەتوانم بڵێم ئەو بۆ ناخۆشی کە لە حاویەکانی شادێ هەمووی پاشماوە خۆراکیەکانن بەڵێ لە یەکێک لە گرفتەکانی پاشماوە خۆراکیەکان بۆ ژینگە ئەوەیە پاشماوە خۆراکیەکان گازی میسان دەرەدەن کە 21 جار زیاتر لە هەر هەموو ئەو لەو پێنج سەرچاوە سەرەکەی کە بنە هۆی گۆڕانکاریەکانی کەشوها و گەرمبوونی گۆی زەوی کە گازی CO2 نیتراتەکان ئۆکسیدەکانی گۆگردن گازی میسان 21 جار لەوان زیاتر کاریگەری لەسەر گەرمبوونی گۆی زەوی هەیە ئەمەش دەچێت دەرەچێت لە پاشماوە خۆراکیەکانەوە دەرەچێت کە لە هەندێک لە وڵاتانە بە ڕێگایەکی زانستی ئەم پاشماوە خۆراکیانە کە ئیدارە درێن کۆکرێنەوە ئەم غازی میسانە لە ڕێگەی بۆری و پایپی تایبەتەوە کە هەندەسیان ئینەکرێت تەنزیمەکرێت ئەگوازرێتەوە وەکو سەرچاوێکی وزێتوانن خۆیان سوودی لێ ئەبینن بەڵام بەداخەوە لە لای ئێمە لە هەرێمی کوردستاندا هەموو پاشماوە خۆراکیەکان فرێدرن بۆیە بەتێکیت ئەو بۆنە ناخۆشە بەشێکی زۆر ئەوەیە کە لە پاشماوە خۆراکیەکانەوە دەرەچێت و کاریگەریەکی خراپی لەسەر گەرمبوونی گۆی زەوی هەیە 21 جار زیاتر لە 4 سەرچاوە پیسکەرەکەی تری گەرمبوونی گۆی زەوی. کەواتە ئەو ڕێگە زانستیە کامەیە کە ئەبێ ئەو بە خاشاک یاخود و پاشماوە خۆراکیانی تێدا فڕێ بدرێت لە هەرێمی کوردستان ئابین کە لە شوێنێکدا کۆ دەکرێتەوە و دوجار یاخود دەسووتێنرێت یاخود ئاوا دەکرێت بەژێر خۆڵەکەەوە ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ژنگەوە ئەو ڕێگا زانستیش کامەیە کە ئەبێ لە ناو ببرێت. بەڵێ ئێمە بۆ هەموو ئیدارەدانی پاشماوەیەک سێ ڕێگامان هەیە. ڕێگایەکیان ڕێگا دواکەوتوەکەی کە بەشێکی زۆری وڵاتی خۆماندایەکەی کە لە ناو چاڵەکە هەتی پاشماوەی خۆراکی و پزیشکی و پیشەسازی و پاشماوەی شارەوانیەکان مەڵان هەمووی کۆکرێتەوە ژێرخاک دەکرێت ئەمە تەرەکەیەکی زۆر سەقەتە. یەکێکی تر لە ڕێگاکانی کە ئەویش بە شێوازێکی سەقەت دەویژەکرێت
سووتاندنیەتی هەندێک سووتاندن هەیە بە ڕێگای زانستی لە ناو مەحرەقەیەکی تایبەتا سووتێنرێت فلتەری تایبەتی ناهێڵدرێت دووکەڵ بچێتە دەرەوە هەروە وزەکەشی سوودی لێ بینێت لا ئێمەش ئەمە پێڕۆ ناکرێت ڕێگای سێمان ڕێگای لاندفیڵە ڕێگای لاندفیڵە کە بە ژێرخاکردنێکی هەندەسەیە بە ڕێگای تایبەتەکەم پاژماوانەکە کۆکرێنەوە لە شوێنێکی تایبەتە ئیدارە ئەدرێن بەو ڕێگەی کە وتمان پێشتر کە لاندفیڵی بۆی کە نێڵێت پاژماوەی بۆ نمونە ئەو بۆنێکی لێتە دەرەوە ئاوی لێ ئەو ئاوە پیسێکە لەو پاژماوە خۆراکی چێتە دەرەوە بێ ئەم ئاوە ئیدارە بدرێت بەم ڕێگا زانستێ دواتر ئەو بۆنە یاخود ئەو غازێک کە لە پاژماوە خۆراکەکەشەوە دەرەچێت ئەوەش گوازرێتەوە بۆ شوێنێکی تایبەت ئەمە ڕێگا زانستێکێتی بەڵام بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا بە ڕێگا دواکەوتوکە یاوێ ئەخرێتە ناو چاڵێکەوە داپۆشرێت یا ئەخرێتە ناو چاڵێکەوە لەوێژە سووتێنرێت اینجا دوایی داپۆشرێت ئەمە کاریەکی بۆ سەرژینگە ئەبێت کاریگەری خراپەکە یەکەمەوەی بەشێک لەو ئاوە پیسەکەیێتە دەرەوە چێتە ناو سەرچاوە ئاویەکانەوە بێتە هۆی پیسبوونی سەرچاوەکانیەوە بێتە هۆی پیسبوونی خاکەکەش دووەم سێم ژان کە ئەو بۆ نەپیسەی لێ دەرەچێت کە بۆ نەخۆشی بەتابەتوانەکە نەخۆشی ڕەبوتنگە نەفەسیان هەیە کاریگەری تەندروستی خراپیە بێت لەگەڵ ئەوەشدا بۆنی ئەو گازە ئەچێتە ناو بەرگە هەواوە کە وەکو پێشەمانەمان پێدا یەکەمین گازی پیسکەری بۆ گۆڕانکاریەکانی کەشووە یاخود یەکەم گازە بۆ گرمبوونی گۆی زەوی ئەمە کاریگەری خراپەکەیەتی لەسەر ژینگە جگە لە لایەنە ئابوووریەکانی و کشتتوکاڵەکەی کە پێشتر ئاماژەمان پێدا ئێمە توانینم پاشماوە خۆراکیانە بۆ ناو دەریاکان دەریاچەکان هەموو ئەمانە بەکاربێنین بۆ ماسیەکان بەتایبەتی ینی کە ئەگەر بکرێت ئەگە بکرێت من بە شێوازێکی زانستی بێت بە شازێکی گشتی کەوترێت پاژماوەی خۆراکیەکان زەرروزیانی بۆ ینی بۆ ئاژەڵەکان باشە بەڵام ئەمە ژەکرێت بە بەرنامە بێت ینی تۆ ناکرێت ڕێژەیەکی زیاد لە پێویست بگرێتە ناو ئاوە لەبەر هەر شتێک زیاد لە پێویست بوو لە ژینگەدا بێتە هۆی پیسبوونی ژنگە تۆ سەرچاوەیەکی ئاوید هەیە ڕێژەیەکی دیاریکرا بە چەند مەتر مکعبێک ئاویتیایە تۆ لەبەرەوەی کە بڵێ هەنێ ماسیتیایە من پڕیکەم لە خۆراک ئەمەش ناکرێت لەبەرەوەی کە زیاد لە خۆراکی تێدا بوو ئاوەکە بۆ گەنەکە یاخود ئەو ئۆکسیجینێکە لە ناو ئاوەکە هەیە ئەو تیشکی خۆرێکەگات بەو ئاوە ئەمانە هەمووی بە حساباتی بۆ بکرێت کە چەند توانای ئەوەیە کە ئەم یاخود ڕێژەی ئەو ماسیانی یاخود ڕێژەی ئەو گیاندارانش کەوتان لە ناو ئاوادا چەندێک توانای شیبوونە یاخود خواردنی ئەم پاژماوە خۆراکیانیان هەیە بۆی ئەمە بەرز دەکرێت بەڵام ئەبێ بە ڕێگایەکی زانستی بێت و حساباتێکی تایبەتی خۆی بۆ بکرێت. زۆر باشە کاکسپان دوجار ئێوە پێشنیار یا ڕێنماییتان چیە بۆ بە تایبەتی بۆ خانمان جارێکی دیکە چووکە بەشێکیەکەوێتە ئەستۆی ئەوانم بەرپرسیاریانە بەڵی کە کاتێکە ئەم پاشماوە خۆراکی دەکاتە ناو سفرە سەفەرێکە و فڕێ دەدا بزانێت چه زێرەر و زیانێکی بەرژینگەدا. باش من پێشەوەی بۆ خانمان میڵێم کاتێک کە پیاوەچێتە بازار شتەکەژە لەسەر ڕێژنە بخوا ئەوڵێ 4 میلیۆن بۆ بێنەرەوارە فلانە میوە مامۆ بێنێ فلانە کەس میوانمانە ئەوەندە خۆراک بۆ بێنەرەوە فلانە کەس میوانمان ئەبێ سەرەتا پیاو ئەم قەنایان ئەم وشیاری هەبێت ئەم وشیارێک لە ناو خێزانە دروست بکەن کە ئێمە کەسێک دێت بۆ ماڵمان پێویست ناکەم هەموو خۆراکە ئامادە بکەین خۆراکێک بە جوانی ئامادە بکە کابێ ئەبێت ئەو کەسەشکێت بۆ ماڵت ئەو هوشیاری لەلا دروست بێت نەک بچێت وڵاتم ماڵەکەی فاسولا برنجێکی وە لێ نابووم یاخۆ تەنها مریشکی بۆ من ئامادە کردبوو هەر خواردنە دووبارەکەی بۆ ئامادە کردبوون کە لە هەموو شوێنەکە ئەبێت ئەم وعیە ئەم هوشیارە لای میوانەکەش دروست بێت لای خێزانەکەش دروست بەڵام دوجارە توانی چەند خۆراکیش دروستکی بەڵام ڕێگەکەی دیاریکراو بێت بتوانێت بخورێت نەگر لە هەر هەمویانە یەکی مەنجەڵێک دروستکێت و هیچ کارمان نەکەن بۆیە هەنگاوی یەکەم ئەوەیە کڕینمان کەم بکەینەوە دووهەمیان هەر خواردنێکە لێ ئەنێت کە ئامادەیەکەن یانی بیر لێ بوو کە ئەم خواردنە کە ملێنم بەپێی میوانەکانوێ ڕێخستنی کاتی ڕێخستنی خواردنەکان بۆ نمونە تۆ ڕێخستنی خواردنەکان بەپێی ماڵەکەت یانێ خواردنی دووبارە چەندێک ئەمڕۆ چه خواردنەکەی خۆی یانە بێ جدوەلێکی شوانێ بێ بۆ خواردن دواتر کەوتمان خەزنکردنی خۆراکەی خۆراکە تەبیعیە توانی هەڵی بگریت بۆ ژەمێکی تر یاخۆت تۆ بەشەوەندە میوە بکرێ کە بتوان میوەکە بەشی 2 ڕۆژ بەکاری بێنین بۆ نمونە تەبیعیە تەماتە 2 ڕۆژ یاخود تەماتە کولەکە یا بامی هەر شتێکی تریان بێت یانێ 2 ڕۆژ 3 ڕۆژ لەناو سەلاجە بمێنێتەوە تۆ نۆڕێ بەشی مانگەکە کردی و دوایی لە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژەکە کە خراپە لە ناو سەلاجەکە فڕێ ئەدێ بۆیە بە شوازێکی گشتی ئەبێت هوشیاریمان بەرامبەر ئەوە هەبێت کە ئەم خۆراکە زۆرانە کە ئێمە ئەیان کڕین کە ئێمە بەکارێنین لە ماڵەوە خانمان کە خۆراکێکی زۆر دێنن دواتر
ئەم هەموو کاریگەری خراپانە هەیە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بەفیڕۆدانی ئاو لە ڕووی بەفیڕۆدانی زەوی کوشت و کاڵیمان لە ڕووی بەفیڕۆدانی وزە لە گواستنەوە لە توانای کارکردن ئەمانە هەمویان ڕاستەوخۆ کاریگەری شتێ بیرمان نەچێلەوەی کە خوای گەورە زیادڕەویکارانی خۆش ناوێت ئەمە ئەگەر ئێمە وەکو مسلمان پێش هەموو شتێک کە ئێمە فەرمودەمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ڕووبارێک لەسەر بەحرێک سەحابە هەبوو کە دەستنوێژی کردووتێتی ئاو بەفی ڕۆمەدە چدا ئەوەی کە لە وڵاتێکی وەکو ئێمەکەیتە وشکە ساڵیشمان هەیە کە ڕۆژانە سعاتێک ئاو هەبێت یا 2 ساعت دەبێت هەنێ شوێنیشمانێ 15 ڕۆژ جارێک ئاوەکات لەگەڵ ئەوەشدا کە ئێمە میلەتی ئێمە لە ڕابردوودا ئەوەندە نەهامەت و دەردەسەریان بەسەردا هاتووە کە لەوانەیە لە تەمەنی ئێمە یاخود پێش ئێمە کە بۆمان باز دەکرێت کە ساڵان بۆ خەڵک ینی ئاردیشی دەست نەکەوتوە فەردەی ئەتۆ دە 400 دینار ئێمە ئەمەشان بەسەردا هاتوو بەڵام بەداخەوە تاکی ئێمە یاخود میلەتی کورد بە شێوازێک هاتوون زوو شتمان بیرەچێتەوە کە وایە بە هەرگیز کۆمەڵە حاڵەت هەیە هەرگیز بیرمان نەچوو باێتە بەڵام بەداخەوە بۆی داواکارین کە سەرجەم هاوڵاتیان دەستگاکانی ڕاگەاندن وەکو لایەنەکانی تری ژینگە زۆر کار لەسەر ئەم بابەتە بکەن چون لە ڕاستیدا کاریگەریەکانی لە هەندێک لایەنی تری ژینگەیی ئەگە زیاتر نەبێت هیچی کەمتر نییە. زۆر سپاس کاکسپان سپاسەوەی کە میوانی پەیامی ڕۆژ زۆر سپاس. بەڵا عزیزان ڤیدیۆکمان هەیە لەسەر ئاشەکەی چوارباخ با بزانین ئاشەکەی چوارباخ کامەیە دیارە ئەمە مێژوویەکی تایبەتی هەیە پێکەوە بینێرەوە ڤیدیۆ دەبین و دواتر دەگەڕێنەوە لاتان. ئەم ئاشە لە ساڵی 1994 باوکم کڕیوێتی پێشتریش هەر ئاش بووە تا لەو کاتەوە تا ئێسار بەردەوامە 25 ساڵە چەنە خۆشم 25 ساڵم 10 ساڵە بێ لێرەم ئەخەریکی ئەم ئاشین و هاوڵاتیانیان ساوەری خۆیانەی کوڵێن و ئەیەن ئەیهارن و گەنم خۆیانێن ئەیکەن بە ئارد و حەزیان لە شتە کوردەوارەکەی تامیشیکە هەیە و چێشەیەکە هەیە بەڵام ئەو نەشتێکی سەوشت پیا بووە هاوڵاتی هەیە زۆر کەمتر حەزی لە کوردەوارەکەیە شتە تورکیەکان هەمووی ماوات حافیزەیتیایە وە خۆمان شتە کوردەوارەکان نییە شتە کوردەوارەکان تامی خۆشە شتە کوردەوارەکان لۆبیایە بڵێن نۆکە شتە ساڵی بەسەر بچێت دنیا گەرم کەکسە ئەسپێلیا کۆنەبێ ئەزانی کۆن بووە بە شتە تورکیەکە ئەوە دەرمانی پێوە کرا ئەوە دەرمان کۆنیش بێ پێی نازانیت پێشتر وەک بزانی ئاشی ئاو هەبووە لە لادیەکانە ئاش ئاو بووە دوای ئاو نەماوە ئاشی کارەبایی هاتووە ئاشی کارەبایەکانی شێت لە وڵاتی سینەوە زۆربەی شت هەیە وڵاتی سینە ئاشەکان لە وڵاتی سینەوە هاتووە بۆ ئێرە و هاڕاوە کراوە بە ماتۆر کارەبا خەڵگەیە بەردەوامە ئیشەکە کەم بۆتەوە بەڵام هەنێک کەسێ حەزی لە شتی ئیشی کوردەواریە خۆشمان لەگەڵ ڕاهاتوینێتە بەردەوامی لەگەڵ هەتا هەبێ ئێمە خەریکە میشەی ئاشمان هەیە ئاردی جۆیە ئەستا و جۆی کە لە بازارە ئەفرۆشە هیچی جۆ نییە ئەوانەی نەخۆشی شەکریانە داوایان لێگەم نەیخۆن خۆیان بچن جۆ بکڕن بیکەن بە ئار ئەوە زۆر باشترە ئەوانەی نەخۆش شەکریانە ئەوە ساوەر ئاشی ئەمە ئاشی ساوەر بوو ئەوەی کیان ئاشی ئارد بوو ئاشی چەڵدوقمانێ هەر ئاشە و ئیشیکەی پێکەن ئێمە عەلەفوشت ناهاڕین بەس ساوەڕشتی پێهاڕین ئێمە ئاشمان هەیە بەس بۆ هاوڵاتیان نەفتەنەکەی دوو تەنەکەیان ێستا حکومەت دەتوانێت ئاشی گەورە بێنێ نەوعێتیشی گەنمێکی چاک بێنێ لە تورکیا بۆچی ئاردی تورکی نانی لێبێ ئاردی خۆمان نانی لێنەیە ئەو نەوعێتە گەنمە بێنێ لێرە بیکە و فەلاحەکان بیکەن بە تۆ و
حکومت بیکڕێتەوە نانیشی لێ و هاوڵاتی ئاردی بایعگی وەرگی خۆی نانەکە پێویست ناکە خۆشی گەنم کڕەوی هاڕێ هەر زۆر ئاسان ئەو گەرمی کە لە تورکیا ئەیکەن بە ئەیچێنن ئەو نەوعێتە بێنە لێرە ئاشی مۆدل تازەی بۆ بێنن نەیسووتێنێ نانی لێ و تاو یەک دەنی کێشە نامێنێ ئێمە خۆمان گەنمەکە ئاکڕین ئەی کوڵێنین ئەیکەین بە ساوەر ئەیفرۆشین لێرە هەیە حەزی لە ساوەری کوردیە ساوەر گەنمەکە وەک بینی گەنمەکە لە بەرچاو خۆتانە هاڕیمان خۆی ئاشەکە بە هەوا دەریەکە نایسووتێنێ گەنمانێ هەتا بتوانین شتی کوردەواری هەبێ شتی کوردی ئەکڕین بەڵێ گرانترە شتی کوردەکە گرانترە شتی کوردەوارەکە گرانترە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوازە بە پۆشا گەیشتە پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ هاوکاریەکانی ئێوە دڵی خەڵکانێک خۆش دەکات کە 20 ساڵە لە کرێچێتی ژیان بەسەردەبن. ئەم خانوەش دیاری دەستی ئێوەی خێرخواز و بەخشندەیە لە شاری هەڵەبجی شەهید ئێرە دەڤەری گەرمیانە و قەزای کفریە ڕۆ لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لە قەزای شارە زۆر بەخشین ئمڕۆ لە شاری زاخۆی دەلالەوە ئەوێ مژدەی ئەوەتان پێبدات لە سەردەستی ئێوەی خێرخواز و بەخشندا ماڵێکی بێباوتان لە کرێچێتی ڕزگار کرد. تا ئێوە ببەخشن ئێمەش بەم شێوازە دیاریەکانی ئێوە ئەگەینە دەستی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە سەرجەم شار و شارژگەکانی هەرێمی کوردستان. ئێمە دەزانین کە خەڵکی بە شێوەیەکی گشتی نیگەرانن لەلایەن دەسەڵاتەوە بێئومێد کراون بەڵام دەنگدان و بایکۆتکردنی پرۆسەی هەڵبژاردن بژاردەیەشی خراپە و لە بەرژەوەندی دەسەڵاتە دەنگدەران دەتوانن بە بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان سزایان بدەن کە بایکۆت دەکەی و دەنگنادەی پاداشیان دەکەن. ئەوە ئێمە بووین دەکرا بە یەک واژوو بە $1,000,000 دەست بخەین بەڵام دین و ویژدانمان ڕێگەی ئەوەی پێ نەداین کە ئەم کارە بکەین خیانەت لە خەڵک و دەنگدەر و میلەتی خۆمان بکەین وەکو کە بەردەوام ئێستا دەکرێت بڕۆن تەماشای گەندەڵی وەزارەتەکان کە بڕۆن تەماشای گەندەڵی حکوومەت کە ئەوە ئێمە بووین کە بەرپرسانی حکوومەتمان لەسەر لێبڕی نایاسایی موسە بانکێشی پەرلەمان کرد پرساندنمان بۆ کردن وەگوتمان ئەگەر ناتوانن موسەی خەڵک بدەن ناتوانن ژیانی خەڵک دابین بکەن ناتوانن خزمەت گوزاری بکەن سنوور بپارێزن دەست لە کاشتێژن واز بێن ئەوە ئێمە بووین بۆ یەکەم جار وامان کردووە. ئەوە ئێمە بووین کە نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستانمان گەیاندا قونسڵخانەی فەڕەنسا
لەسەر ئەو بێڕێزی و نامەعقولەیە کە بەرامبەر بە پێغەمبەری پێشەوا کرا سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم. بەختەوەری لە هاوکەشری تازەی بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست گەیشتن. ئەخۆ وشاری تاک چییە؟ چێن ئەوانەی کە دەبێت هوشار بکەنەوە یان ئەو کەسانێکەوە خەڵک وشارەکەنەوە چێن؟ طبعاً دیارە بابەتی وشیاری بابەتێکی زۆر هەستیار و گرینگە بەڕاستی لەو ئیشانەی کە ڕۆژانە ئینسانەکە ئەنجامی دەدا ئەوە کەسێکی وشیاری پێدەبێت. وشاری زانستێکە بخوێندرێنەوە تا کەسەکان خۆیان دەبێت وشار. تۆ منداڵێک پەروەردەکەی تا گەورە دەبی کە گەورە دەبی لەژێر سێبەری دەحەسیەوە بەڵام ئەگەر ئیهمالی کەی وازی لێبینی لەوانەیە عەزیەت بەدەستیەوە دەخۆی کە گەورە دەبی. قورئان چەندە گرنگی بە هوشارکردنەوەی تاک داوە یا تۆ دڵێن گرنگی پێداوە یان ئەگەر پێداوە کامانن بۆ من یا بینی خۆی گەورە بۆمان باز دەکە مێروستانێک کاتی جێژی پێغەمبەر سولەیمان دێ بانجی ئەو هەموو قەومەی خۆی دەکا کە حراسەتێکی مەزبوط دەگری لەو خەڵکە لەوەی زایع نەبن بەرە و هیچ شتێک نەڕۆن یا ئەیها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. أو سيستمي خوي تبارك وتعالى فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك دين القيم. هر همان دمو دوباره ابنو سيباره ابنو خلقك شمان زار دست هذا سوسيده باش انتخاباتش دوباره دەری بریاوام نەکرد بە. کەسی وشاری تاک لەگەڵ کەسێک کە ناوشار بێ ژیانی ئاسایی خۆیان چەندە جیاوازیان هەیە. ئەوەی جاری وهەیە کە معاناتە بینی هی خۆی نییە هی خەڵکی دیکەیە معاناتی خەڵکی دیکەی دەهینتە سەرە خۆی دەیوێ و کۆمەلگای بەرەو چاک و بەرەو باشەدا بڕوات. بەرنامەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق. تەوەری یەکەم ماف و ئازادیەکان. یەکەم کارکردن بۆ جێبەجێکردنی دەستوری هەمیشەی عراق و پیادەکردنی ئەو مادە دەستوریانی کە مافەکانی گەلی کوردستان لە خۆ دەگرن لە ڕووەکانی سیاسی و ئابووری و دارایی و ڕۆشنبیری و ئیداریەوە. دوو جەختکردنەوە لە جێبەجێکردنی پابەندبوون بە مادەی دوی دەستوری عراق کە پارێزگاری لە پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام لە پرۆسەی یاسادانان دەکات. سێ کارکردن بۆ چەسپاندنی بنەمای تەوافقی سیاسی و هاوسەنگی سیاسی لە بەڕێوەبردننی دەوڵەتی عراقدا بۆ پشتگیریکردنی ئاشتی ناوخۆیی و دایالۆگی نیشتیمانی بە جۆرێک کە مافی هەموو پێکاتەکانی گەلی عراق بە شێوەیەکی دادگەرانە مسۆگەر بکات. خەڵکی دەڤەری ڕاپەڕین دوای 16 ساڵ دەبێت تێبگەن ئەوانەی کە دەنگیان بردوون درۆیان لەگەڵ کردوون داهاتیشیان خواردوون لە کوردستان بە شەبوجەشیان لە بەغدا بڕیون لە پێناوی ئەوەی تەنها خۆیان نەوت بفرۆشن و داهاتەکەی بدزن ئەوانەی کە خۆیان و ماڵ و منداڵەکانیان لەسەر قوتی ئێوە و لەسەر ئەوەی کە خوای گەورە لە ژێرکەی ئێوە لەم خاکا دروستی کردووە بە 7 ملیۆن ساڵ ئەوان 7 ساڵە لی دەدزن بۆ ڕابواردنی خۆیان و بانقەکانی دنیایان لێپڕ کردووە ئەوانەشی کە ناڕازی و نیگەرانن حەقی خۆیانە ناڕازی و نیگەران بن هەتا سەرخواردنی ئەم دەسەڵاتە بەڵام ناڕەزایەتیەکەیان کاتێک مانای حەقیقی هەیە کە پشتیوانی ئەوانە بکەن کەوتونەتە پێشی ناڕەزایەتیەکانی ئەوان. دەبێت گلەیەکانتان ئاراستە بکەن و بیکەنە تیشکێک ستەمکارانی پێبسووتێنن گەندەڵکارانی پێسزا بدەن کۆرخکارانی پێ لەناو بەرن دەبێت گلەیەکانتان بکەنە ئاراستەیەک کە ئەوەی دڵسۆزە بۆ ئەم نیشتیمانە بۆ